بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش ئازیزانی چارەخانە. لە ئەڵلقەیەکی تری پۆدکاستەکەمان لە مانگی پیرۆزی ڕەمەزان میوانداری زۆر وەڕێز دکتۆر دلێر شینەمان کردووە کە خاوەنی بیرۆکەی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانیە، هاوکات پسپۆڕی نەشتەرگەری گشتیە بۆ گفتوگۆیەکی کراوە لەگەڵمان بن. زۆر بەخێر بن بۆ پۆدکاستەکەمان کات دکتۆر. پێم خۆشە سەرەتا بە کورتی باسێک لە ژیانی بوون بە پزیشکتان بکەن لە ئەزمموی ئەوەی کە چۆن بوون بە پزیشک. بەڵێ طبیعی وەکو هەر کەسێکی تر ئەمن لە بەلاشاوی لەدایک بووم لە 1977 پاشەوەی کە بوومە 5 ساڵ بابم گۆدبووی بیبێنە مەکتەب، داکم ئەمنی قەید کرد لە مەکتەبێ، لە مەکتەبی یەکگرتن بە 5 ساڵی چوومە مەکتەب. هیدی الحەمدولله ابتدایی و ثانەوی و ئاعدادیام بە سەریعی ڕۆیشت بەبێ ئەوەی دوا بکەوم. هەر بە ساڵی یەکەم ئەو ساڵی کە شەڕی براکوژی ڕوویدا، ئەو ساڵی کە لە کاتی نیوەی ساری بزوتنەوە یەکێتی شەڕیان کرد، لە کۆتایی ساڵ یەکێتی پارتی شەڕیان کرد، یعنی ئەو ساڵە بووکەوە 2002 شەڕی گەورەی براکوژی ڕوویدا بەداخەوە. ئەو ساڵی ئەوە بوو کە ئیمتیحاناتی 6مان تەواو کرد، آخر ئیمتیحان بووین، گوتیان ئیمتیحان دووبارە دەکرێتەوە لە تاریخی کورد ئەتا ئێستا 1000 ئەو شتە ڕوویدایە کە ئەوش ساڵی مەبوو. ئیدی نازانم جاری یەکەم چەندم دەهینا، بەڵام کە جاری دووەم دەزانم زۆر ئەزیەتمان دیت. ئیدی الحەمدولله کۆڵمان نەدا. ئەو کاتی زۆر خەڵک بێهیوا بوو، زۆر قوتابی بێهیوا بوو. کاتێک ئیمتیحان بکەی ئاو نەبوو، کارەبا نەبوو، وەزعی زۆر ناخۆش بوو، خەڵک لە فەقیریان چای بە قەسپی دەخوارد، بەڵام ئێستا خەڵک لە دەورەمەندیان چای بە قەسپی دەخوا. ئەوە بوو لە کولیە طبی سولێمانی وەرگیرە بە ساڵی یەکەم لە پۆلی شەشیانی ئەمنە تاوەکو هاتمە کولیەی 20 ساڵک نەوە. ئەمن نمرەکەم ئێستا لەوانەیە زۆر بەلایەنەوە سیر بێ، من 88.6 هینە، 88.6 لە کولیە طب وەرگیرە لە سولێمانی. ئەو کاتی دەرەجە نەدەهات چونکە خەڵک ئینهیاری کردبوو، تەڵەبا ئەم بە 88 چوومە کولیە طب لە جامیعەی سولێمانی وەرگیرە. بەڵام پێش ئەوەی بچمە کولیە طب ئەم برایەکەم هەبوو لە کولیە طب. کاتێک کە دەرەجە دەرچوو ئەمن حەزم کرد لە هەندسەی تەلارسازی بخینم، حەزم دەکرد لە شەریعەی بم، ینی لە بیرمە ڕۆژێکیان لەگەر بابم لێم عادزی بوو چونکە گوتم تەقدیمی طب ناکەم. پێشان ئەو فۆرمی زان کۆلاین ئەو شتێ نەبوو بەو شێوەیە، ئەو حالە ئوسلوبەچیت کە بوو، یعنی وەچی ئێستاکە نەبوو. گوتم ئەم تەقدیمی شەریعەی دەکەم، بابم قبوڵی نەکرد، گوتی تو دەرەجەتی نای لە دەبچێ کولیە طب. گوتم دەچم هەندسەی تەلارسازی بە بیرکردنەوەی ئەو کاتی خۆم، چکە زۆر جاران گەنج نازانی بیر بکاتەوە. مامۆستایەکم هەبوو دەیگوت کولیە طب زۆر بێدینن، یعنی دکتۆر ئەوەش لە ڕوانگەی چ دەها، لە ڕوانگەی مجتەمەعیەوە تەمەشا دکتۆرەکانیان دەکرد و ئەو شتانە، یعنی زۆر جەوی دینداری و ئیمانداری و ئەو شتانە لەناو سلکی خەستەخانە و دکتۆر و ئەو شتانە باو نەبوو. دێم حەزم کرد لە تەلارسازی بن چونکە مهندسی دیندار مجموعەکی باشە بوون، ئەوانە هەندێکیانم دەناسی. گوتم دەچمە وێندەر. ئەدی بابم قبوڵی نەکرد. ئەوە بوو بابم گوتی کوڕم یەک بەدین بی لە هەموو جێکی دەتانی بەدین بیتن. لەبیرمە یەکەم جاری کە چوومە سولێمانی لە ژانمدا نەچوومە سولێمانی، کە لە سولێمانی وەرگیرە لەگەر دکتۆرێکی برادرم لە مەنتقەی خۆمان وەرگیرا بوو، 2 بەرماڵ 2 گوردم لەگەرە خۆم برد. گوتم ئەم تو بێکەوە نێژێ دەکەیت، یعنی ئەوها تەسەوڕم دەکرد کە نەزڕەکەی چووکە گەنج ئەو وەختی زۆر سەقافەمان نەبوو، زۆر بە دەرێ نەکرابووینەوە. کە چوومە وێندەر یەکەم خودبەم لە مزگەوتی گەورەی سولێمانی کرد، زۆر دڵخۆشم، دیتمە هەموو عالەمە نێژێ دەکات. گوتم ئەدی لۆ دەرێن خەڵک خراپە، هەموو عالەمە نێژێ دەکات. یعنی تێگەیشتم ئەو قسانەی کە پێشتر بیستبووم ڕاز نەبوو. یعنی دوایش چوومە کولیە طب، زۆر دڵخۆشم. دکتۆر مەریوان دەرسی فیزیای پێدەگوتین، عەمەلیەکەی دیار بوو لێرکوانە خەڵک گوتیان کوڕێکی دیندار دێتن ئەو شتانە لەناو دۆست و برادەرەکان. برادەرەکەمە بوو ناوی دلێر ئەنوەر بوو، یادی بەخێر. ئەو چوو باسی منی کردبوو، گوتبوو کوڕی مامشینەی عائیلەی زۆر باشن، کوڕێکی زۆر ڕێک و پێکە، ئەمن دەیناسم ئەو شتانە. کاتێک کە چوومە سولێمانی
زۆر بەلامە خۆش بووم مامۆستایەکەمان بانجێک بگوتێت و دلێر شینەی گوتم بەڵێ وتی هەر ئیشەکەتە بوو ئەم لێرکانەمە ئیسێ بکە من براگەورە چیتوم و دێرخوانە مامۆستامان بوو زۆر کەیفم پێات کە چوومە قسم داخلی ئیدی ئەو مامۆستا بوانی گوت و کوڕەچێڕێک و پێک دێتە کنەنگۆ ئەو شەوی کە چووم دکتۆر دانیال هەیە طبیب نەفسیە لە خەڵکی هەڵەبجەیە لە قسم داخلی بوو لەگەر دکتۆر عوسمانی دکتۆری چاویە لێرەوە سەڵاو ڕێزم هەیە لە بۆیان کاتێک کە چووم دیار بوو ژووریان لە وەرگرت بووم فەرشیان وەرگرت بوو سۆ بانێک لە قسم داخلیەکەی گوتمان ئەو ڕۆژی کە چووم خواردنیان لۆ کردین میوانداریان کردین زۆر بەلامە دکتۆر عوسمان خەرکی سەی صادقی بوو ئەو خەڵکی هەڵەبجەی بوو ئێستا دکتۆر عوسمان دکتۆری چاویە پسپۆری چاویە دکتۆر دانیال دکتۆری نەفسیە لە هەڵەبجەی دڵخۆش بووم کە ئیستیقبالێکی باشیان لێ کردم دکتۆر سەروەرە بوو ئەو شەوی لە کنەوان میوان بووم نانیان داینی یعنی زۆر ڕێزیان لێگرتین زۆر دڵخۆش بووم کە جەوەکی زۆر ئیمانیمان کرد و کولیە طبیشمان کە لەوێندەر ساڵی یەکەم لە سلێمانی تەواو کرد بە جەوەکی زۆر برایانە و زۆر دڵخۆش بووم بەداخەوە زۆر جارن ئەوەی لۆ باز دەکەم ساڵی پێشەمە نزیکەی 25 کەس هەولێری وەرگیرام چکە من لە وەجبەی سێیەمی جامیعەی سلێمانی بووم یعنی دوو وەجبەیت کە ڕۆیشت بوو پێشەمە خێبرایان زۆر نەبوو دانگۆ زۆر ساقیت دەبین ینی کە چووم بەشێکی زۆر لەوانەی لە هەولێری دایانگوت ئەو سار هەردەبی ساقیت ببی ئەمە ئەوم پارەمما ساقیت بووینە یعنی ئەوە ڕاز نییە ئەو بیرکردنەوە ینی پێش ئەو بچێنە ئەو حداسەکان جاروێشتی سلبیت دەدەنێ ئیدی الحەمدوللا ساڵێکەمش لەوێ دەرچوین بە نەجاحەت هاتینەوە لە ساڵی دووەم بوو ئەوە بوو کەوا بەڕاستی یەکێتی و پارتی گەیشتە ئەوەی کەوا هەر ئینعیزال دروست بوو هاتو چۆ زۆر زەحمەت بوو ئەو وەختی کۆسرەت ڕەسوول عەلی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو بڕیاریدا ئەوانەی هەولێری بێنەوە هەولێرەکە ئەو کاتیش خوا عەفوی کە گوتمە بابە بانێمە ئێستا نیوەی سارە ئێستا نیوەی سارە یعنی ئەمە لەوێندەر لە ئەنەتۆمی بۆچی نیزامی پارت بوو ئەمە سەروملمان خوێندبوو ئەلێرکانە زگ و حەوزیان خوێندبوو یعنی کە نیوە سارێکە هاتمەوە لە بیرما ئەو ساری کە هاتمەوە دکتۆر عومەر سورتی 12 محاضەرەی فیسیۆلۆژی پێگوت بوون ئەمن دکتۆر عومەر سورتیم هەر نەدیتی بوو هەر یەک جار لە حیاتی نەمدیتی بوو نیوە ساری هاتمەوە گوتیان دەبی امتحان بکە خۆجەوان حیسابی مایان نەدەکرد یعنی ئەو بوو زۆر ناخۆش بوو یەکەم جار کە لە ژانمدا لە دیراسەی مامەوە هۆکارەکەی ئەوە بوو کەوا شەڕی براکوژی و نەقل بوونم لە سلێمان چکەم لە مەرحەلەی دوو لە پێش نوێساری نەقل بووین هاتین لێرە نوێساری امتحانمان کرد ئیدی 5 دەرسمان هەبوو لە کولیە طب ئەو کاتی ئەو بوو لە هەر 5 دەرسی کەوتم چونکە نەم خوێند بوو یعنی شتەکە یعنی ئەو فیسیۆلۆجی شتێک کەمان خوێند بوو ئەنەتۆمی شتێک کەمان خوێند بوو هاتی امتحانمان لە شتێکە کرد منهەجەکان جیاواز بوون حتمما یعنی نارێم ئەمە لەوێندەر سەروم بەخۆی لە ئەنەتۆمی دەستولاق لە مەرحەلەیەک دەخیندرا سەرومل لەگەر زگ و حەوزی لە مەرحەلەی دوو دەخیندرا ئەو کاتی ئێستا گۆڕدرا ئێستا منهەجەکە ئێستا بە حکمەوەی کە دوو کوڕم هێرچیان لە طبن یەکەچیان لە طب عام یەکەچیان لە سەیدەلیەیە دەزانم یعنی منهەجەکان ئێستا تەغییری تێدات یعنی ئێستا سیستم دەڕۆن نەک پارت بەس کاتی خۆی ئەوها بوو یعنی ئەوە بەنسبەت دیراسە و خوێندنم الحەمدوللا تانیتمان لە ژیانماندا بەسەربەرزی بژین و دائیمەن ڕێگەی ڕاست بگرن شرت نییە بکەوی یعنی هەر کەسێکی سەرکەوتوو ببینی لە ژیاندا کەوتنی هەیە ئەو کەوتانەم لۆ باس کرد تاوەکو ببیتە دەرس و بەڵام لە ڕێگەی ڕاست قەت لامەدا ئینسان تەختیتی دڵی تەمەشاکە دڵ کووە تەمەشا بەرز و نزم دەبیتەوە قەت لە بەرزی مەغڕور مەبە قەت لە نیویش نائومێد مەبە چونکە ئەگەر ڕاست بوو ینی مردی ئەتوو لۆیەکە دەبی دائیمەن بەرزی و نزمی هەبیتن و الحەمدوللا لە ژیانمدا ئەمن یەک بە خۆم قەت مامۆستای خصوصیم نەبووە و لە ژیانیشمدا یعنی دینارێکم نەدایتە مامۆستای خصوصیم چوومەکەن خەڵکی دەرسیان پێگوتیمە بەس وەکو مامۆستای خصوصیم هەبوو بیتن نەمبووە و لە مەکتەبی ئەهلیش نەبوویمە بەڵام ئەوەش معنای ئەوە نییە ئێستا ئەمدارەکانتان لەنێ لە مەکتەبی ئەهلی چونکە زمانی من نەوعەک بوو ئێستا نەوعەکی تکەیە بەڵام الحەمدوللا لێرەوە دەستخۆشی زۆرم یەکەم جار سوپاسی خۆی گەورە دەکەین کە خۆی گەورە تەوفیقی داین
خی گەورەمە هینا دنیای سیپی نەبووم یعنی شەلەل نەبوومە مەنگۆل نەبوویمە ئەوانە فەزلی خی گەورەیە دوای داک و بابم یعنی زۆر مادی بووینە دوای مامۆستایەکانم ئەوان هەموو فەزلیان هەیە و دوای مامۆستایەکانی ئاینی یعنی کە زۆر دەرسیان پێگوتینە دوایە کە جەمعی مسلمانان سەحوەی ئیسلامی هۆشیاریان کردینەوە بەرچاویان ڕوون کردین ئیسفادەمان کردیە لە میدیایەکانیان لە بەرنامەجی تەلەڤیزیۆنی تەماشامان کردیە لە ڕادیۆن جێمان گرتیە لە مزگەوتەکان مامۆستایان گاندینە یعنی ئەوانە هەموو بووینە هۆکارێکەوە ئەو دینەمان لە کنجوان ببیتن و ببیتە هاندانمان لە بۆ ئەوەی کە ئیشی باش بکەین. زۆر باشە کاک دکتۆر باسی ئەزمموی سەختی خۆتانتان کرد لە مودەی خوێندنتانە کە ڕوبەڕووی بوونەتەوە ئەتوانن باسی ئەزممونێکی خۆش بکەن کە لە ماوەی خوێندنتانە بەسەرتانە هاتووە و بیرتان ناچێوەکو یادگاریەکە میشە لە یادگەتانە ئەمێنێتەوە. شتێکی برم لەوانەیە زۆر سێری بەلای خەڵکیەوە لە پۆلی یەک بووم کەتمە دەوری دووەم 500 دینار ئەو وەختی دینار بوو لە مارێکە بردم بچم علەسەس ئیمتیحانی دەوری دووەم بکەم لە سلێمانی ئەم نشگوتمە 500 دیناری لێ ببەم لەگەرە خۆم چوومە بازاری موسی تورکیم کڕی موسی تورکی ئەو دەچم ئیمتیحانی دەکەم لە کولیە تۆپ چوومە سلێمانی لەوێندە لە بازاری موسەکانم فرۆشتەوە بۆچی ئیمتیحانم کرد گوتم بە دەست بەتاری نەچمەوە نعناع و چکلێتی ئێرانیم هینام دێرکوانە فرۆشتمەوە کە هاتمەوە مارێکە یعنی 500 دینارەکەم داوە بابم گوتی کوڕم ئەدی چت خواردیە تو هەفتەکە ڕۆیشتی گوتم بابا گوتم بەگە دەست خۆم با ئیشە چی بکەم طبیعی ئەمە وا فێر ببووین یعنی لە منداڵیەوە ئیشمان دەکرد ئەمن لەبیرمە کە کچکە بووم کاتب بووم لە گومرجی سەیداوەی باوڕکە جارێکیان لەبیرمە لە سەیداوەی یەکە هەندێک تاژی هەبوو نەوێران بەتەنێ بڕۆم چونکە پێش نێژی سبەینێکە بە پێیان مارمان لە بەلاشاوی بلۆ سەیداوەی بە پێیان دەچوومە ئیشێ کچکە بووم ینی کە ئەو تاژیانەم دیت ڕاوەسەمە تا کابرایە کا دوای خۆم لەگەرەویدا یعنی پێشم عیب برم دەترسێم لەو تاژیانە یعنی ئەوها بووینە یعنی و هەم خوێندن لەکنمان گەورە بوو هەم ئیشکردنیش بەڵام ئێستا کە مجتەمع گۆڕدرایە ئەو هەمووش هەوڵێکماندا ئەو قسەم زۆر گرینگە ئەمە هەموو هەوڵێکمان دەدا داک و بابمان لە خۆمە ڕازی بکەین زمانی ما ئێستاش هەموو هەوڵێکی دەدەین ئێستا منداری لە خۆمە ڕازی بکەین زمانەکە زۆر گۆڕدرایە باوەڕکە ئەوەی جیلی ئاڵتونی بی تێم دەگاتن ئەمە کاتی خۆی هەموو هەوڵێکمان دەدا دری داک و بابمان ڕازی بکەین ئێستا هەموو هەوڵێکی دەدەین دڵی منداڵەکان لە خۆمە ڕازی بکەین یعنی زۆر سەیرە بەلامەوە یعنی ئەو معادلەی کاتێک کە تەماشا ژیانی خۆم دەکەم لەگەر ژیانی منداڵەکانم لێیەکە ئەگەر لێم بپرسن دکتۆری خۆشە دەرێ مندارە دکتۆربی خۆشە تێدەگەی چونکە سوعوباتی زۆرمان بیستیە ئەمە لەبیرمان لە پۆلی دوو جەبر و هەندەسەمان هەبوو ئێستا جەبر و هەندەسە نەمایە ئەم بە 95 عەفوو بووم لە جەبری مامۆستایەکمان هەبوونای مامۆستا شیرین بوو سلێمانی بوو ئەمن لە جەبری بە 95 لە دوی سانەوی عەفوو بووم لە جەبری ئیمتیحانی جەبری ئاخر ئیمتیحان بوو بابڕکە ڕۆژی ئیمتیحانی جەبری ئەمن لە ڕەبیعیەی تەماتەمان دەکری لە بۆ ناسڕێ دەمان نرد یعنی بابمە ئیشەی دەکرد لەگەری چوومە ئیشێ یعنی هێشتان برادەرەکانم ئەو ڕۆژی ئیمتیحانە نەبوو یعنی ئەمە هەر ئیمتیحانم تەواو کرد یەکسەر چوینەوە ئیشێ ئەوە نەبوو و حتا پۆلی شەشم لە بیرمە پۆلی شەش کە کارتم وەرگرت واللهی یعنی ئەوە لەوانەیە غەریب بی لەکەن زۆر کەسی ئەو ڕۆژی کە کارد وەرگیرە کچەکە بوو پۆلی شەش بوو ماریان بەرامبەر مارمان بوو چوومە مارێکە نەتیجە وەرگیرا بوو بابم گوتی لۆ نەتیجە وەرنەگرت ئەو کچەیە 86 هینایە ئێستا محامیە ئەتو بە هیچ تێ نابیتن گوتم بابا ئەگەر دەرەجەویم نەهینا بوو ئەمە احترام بە خۆم ناکەم ئەیگۆ لۆ نەچوو کارتی وەربگری دەزانین لۆ نەچووم کارتی وەربگرم چونکە ئەمە لە بازاری دوکانێکم دروست کرد بوو ماست و ئەشام دەکڕی ئیشیم دەکرد گوتم مەجالم نەبوو بچم سبەی کارتەکەی وەردەگرمەوە یعنی امتحانە تەواو کردبوو کە وەختی نەتیجەی ئەمن ئیشم دەکرد یعنی لە پاڵ خوێندنەکەم خوێندنێکی باشتانە کرد هەمیش هاوکاری لە ژانمدا جددی بیمە لە ژانمدا جددی بیمە قەت حەزم لە ئێمالی نەبووە یعنی تەسەوڕ بکە یعنی دوکانێکی کچکەم دانابوو چووم ئەشام کڕی ماست و لۆبیا و ئەو ئەشانە لە کەمارێکە بیفرۆشمەوە دوای کەشتبێنێکە چووم ئەلحەمدولیلا من 86 هینا کە لە تۆ وەرگیرم ئەو نازام لۆ لە هەندەسێ وەرنەدەگیرە
لاوانێ دەرسی بیرکاری ئەوانەی نازانم کوبوو بەس ئەو ئێستا کە مەحامیە یعنی زۆر لە ژیانماندا جدی بوویمە جدی بوون خۆشترین شت ئەوەی مادی بی لە حیاتت خۆشترین شت ئەسڵەن ئیستراحەت لەکنە من یعنی مردن یعنی ئەمە بەماندی بوونی یعنی زۆر جار دوێنێکە مهندس بورهان دەگوت یعنی معقولە تو لە من لە سەعات 8ەوە هەتاوەکو 10 شێو ئیشێ دەکەم یعنی دەرێن وەڵا دەبی پیا و 8 ساعت ئیشێ بکاتن ئەدی ئەو کەت چ دەکەی ئەمە هە لەگەر ئەوەی نیمە یعنی ئەم لە ساعت 8 سوێن و ئیشێ دەکەم تا 10 شەوێ یعنی لە پاش 10 شەو جارێ تا ساعت 11 شەر دوای بخەڵکی دەدەمەوە بەس دێرکانەوە ئەمن پەروەردەکردنی منداڵەکانم بەشێکی لەسەر ئەستۆی داچیان بووە یعنی ئەم لە ژانمدا دەرسم بە منداری خۆم نەگوتیە دابنیشم دەرسی پێ برێم لە ژانم چکە هیچ مەزانم نەبوو دانیشم دەرسان پێ برێم خێرزانم ئەو مەهامەی گرتیە و کە هەرچەندە هەموو لە مەکتەبی تایبەتیش بووینە بەڵام خێرزانم زۆر لەگەریانمان دیە لەو جانبەیە یعنی زۆربەی کات بە من ئیشکردن لەزەتە ئیشکردن خۆشیە خۆشیم پێ دەبەخشیتن یعنی کاتێک کە دەبینم ڕۆژ وا بۆ 25 عملیاتم کردیە لەزەتم لێ کردیە بە ماندیبوون بە جهودکردن کاتێک کە بەرهەمی دەبینی بە من لەزەتە ڕاستە باش کاک دکتۆر پێمتان چییە بۆ قوتابیانی بەشە پزیشکیەکان بە تایبەتی پزیشکی گشتی وەکو دکتۆرێک ئەمن لەوانەیە پەیامەکەی من سەیری بەلایەنەوە زۆر جار بە کوڕەکەی خۆم دەرێم و ئەوەش دەرێمە هەموو تەڵەبەکانی کولۆت مەسەد مەرحەلەی دووە دەرێم کوڕم ئەگەر کانولەکت دانا ئێستا کە لە مەرحەلەی فێر دەبم کانولەی دادە من ناندەکشتی بیدایی ڕسمی بگرە بڵاوی بکەوە برێ من ئەو کانولەم دانا ئەدەری لۆ بابە دەرم کوڕم ئەگەر ئەتو ئیشێ دەکەی چەند ئیشێکی پێدەی لەو فترێکی کەم دە بۆ خەڵکی بڵاوی بکەوە چونکە ئەگەر ئەتو دادنا مەسە لۆ نمونە کوڕەکەی من ئەگەر ئەم ببینم دەکانولەی دانایە ببینم یعنی ئەوە دەکانولەی لە عالەمێ دانایە سبێنێک کە نەخۆش کەتم دەرم ها کوڕم کارلەکی دەبە منیش دانێ بەزاگەران من کوڕەکەی خۆم بە حیاتی نەزانم کانولەی دانابێتم بە هەر برێ کانولەی دەزانم دەستی خۆمی نادەمە دەستی کانولەی دابنێ ئەگەر یەکێک دکتۆری دەدانی بیتن یەکێک دکتۆری دانی بی کاتێک ئیشەکی لە بۆ یەکەکی کرد برێ ئاها ئەوە دەدانی ئەوم چاک کردەوە ژانت هەیە ئیشەکەت کوو بوو تۆمارکە بڵاوی بکەوە چونکە ئەو کەسەیە ئەگەر ددانی یەکەکی چا دەکاتن لەوانەیە ئەگەر بڵاو نەکاتەوە خوشکەکەی خۆی ددانی خۆی ناتە من دەستی برێهان ددانی منیش چاکەوە یعنی لۆ سیقەی پێ ناکە یعنی ئینجازاتەکانیان بخەنەوە یعنی ئەمن لە مارێ پژگیریان کردیمە تێدەگەی یعنی ئەگەر ئەم داکەم دەرزی هەبایە دەگۆ بادی لێر لێم بداتن چونکە دەگوت دەستی لێری چووکە یعنی حەزی لێ بووە ئەمن ئیشەکەی لێ بۆ بکەم یعنی کە نەخۆشکەتینە ئەمن هەر نەخۆشیان هەبی لە عائلەی خۆم خوشک و برایەکان منەوەکان یعنی بنەماڵەی خۆم نەخۆشەکەی هی منیش نەبیتن دێنەکەنە من دکتۆری ببە ئیطلاق بکە ینی سیقەی دەوروبەرەکەی خۆت دروست بکە ئەوە زۆر زۆر گرینگە یعنی لۆیەکە نەسائحم لە بۆ تەڵەبەکانی کولیە تۆپ هەوڵدەن ئیبرازی ئیشەکانی خۆتان بکەن سیقەی دروست بکەن سیقە دروستکردن بە بینینی دروست دەبی بە ئیشە جوانەکان دروست دەبیتن لۆیەکە ئەمە ئیشە دەکەین خی گەورە دەرێتن ئیشەکانتان بکەن چونکە خوا و پێغەمبەر دەیبین و مسلمانان دەیبینن یعنی گرینگە یعنی ئەو ئیشانەی کە خصوصن ئەمە شتشی نافرۆشین کە دکتۆر مەسەد ئەم قەڵەمی ناکەم قەڵامی بفرۆشمەوە ئەمە چ دەفرۆشین ئەمە خیبرەی دەفرۆشین ئەمە خیدمەی دەفرۆشین ئەو شتەیە بەخۆی مەلموس نییە بەخۆی سیقە و قانەعەتە یعنی ئەمن نەخۆشە بۆ فتقی هەبووە گوتی تێ پیاوەکە یعنی ژنە کاتێ لە عێدەوی گوتێن نەخزم بۆ نەناسیتم گوتی ئەمن عملیات بکەم ئیلا دەچمەکەن دکتۆر دلێری یعنی دەبی ئەو لە بۆم بکاتن یعنی ئەو سیقەیە زۆر مهمە لۆ ئەو سیقەی دروست بووە چونکە دیتیتی ئەمن ئیشم لە بۆ 4 کەس 5 کەس کە کردیە کە تەماشای کردیە و دەرێ من فتقم هەبوو چابوویمەوە یان بەردی زەرداوم هەبووە یعنی ئاسیقە دروست دەبێت لۆیەکە ئیبرازی ئیشەکانی خۆتان بکەن یعنی ئەوە معنای ئەوە نییە ئینسانێکی ڕیایی بیتن ڕیایی عیلاقەی بەنیەتی هەیە چونکە مەسەلەی خێرکردن مەسەلەی ئیشکردن خێر
هدفی هەیە یان پێنج پایە هەیە دەبێت پێنج پایە مەزبوط بکەیت. خوای گەورە دەفەرمێتن لا تبطل صدقاتهم بالمن والأذى خێری لەناو مەبەن بە منەتکردن بە ئەزیەتدان و ئەو دوو شتەیە علاقەی بە چ هەیە؟ علاقەی بە مقابلەکەی هەیە. دوو شتێکش علاقەی بە چ هەیە؟ علاقەی بە نیەتی ئینسانەکەی هەیە، لە بۆ ڕیایی نەبی لە بۆ سومعەی نەبی. ڕیا لە ڕوئیەی هاتی لە بینینی، سومعە لە جێلێبوون خەڵک باز بکە. و نقطەی پێنجەمیشە مقابلەکەت فەقیر بیتن. یعنی کاتێک کە ئێستا دەمەوێت بچمە ناو تەوەرەکی زۆر گرنگ کە ئەمە ئەو سەر ڕەمەزانێکە وەکو خەستەخانەی نەشتەرگەری میهرەبانی ئیشی لە بۆ دەکەین کە ئەمە پار ڕەمەزانێکی ئەعلانمان کرد جیهازی MRI دەکڕین و ئەلحەمدولله کڕیمان، ئەلحەمدولله کردمانە کردار، قسەکانمان کردار و خەڵکەکەش سیقەکان دروست کرد کردیانە کردار، پارەکان هینە. ئەمە طموحمانە گەورەتری بکەین. مەسەد عیبادەتی ڕۆژگارە ئەمە مامۆگرافیمان هەبی. مامۆگرافی چییە؟ ئەشعەکە لە بۆ مەمچی ئافرەتان بەکاردێ، لە بۆ دیاریکردنی سەرەتانی دەرەجاتەکان. ئەگەر سەرەتانی مەمچی لە دەرەجاتی ئەوەلی تەشخیص بکرێ ئەوەندەش زەرەری لێ ناداتن. بەس ئەگەر بگاتە دەرەجە 3 و 4 و تەشە نەبکاتن دەبی مواد شیمیایی وەربگری، ئەگەر بتە دەرەجات بداتەوە سنگەکانی دەیکوژیتن. یەک کەسی ئینقاز بکەین چونکە ئەمە لە دین فێربووینە. ئەگەر یەک کەسی داد وەربگری خێرم لە دنیا و مافیها. و خوای گەورەش دەفەرمی لە قورئانی پیرۆز پێمان دەرێ ئەوەی یەک نەفسی نەجاتدا ئەو نەفسەیە ئافرەتێکی سفور بیان محەجەبە بیتن یان نیقاب بیتن مهم نییە، مهم نەفسەکە بە دین بی، مسلمان بی، غێری مسلمان بی. یەک کەسات ئیسفادەی لەو جیازەی کرد ئەتوو پاراستت ئەتوو کە ئەنەو هەموو سەرزەوی زندی کردیتەوە. چەند خێرەی گەورەیە. و ئەگەر ئەمەش نەبین ئەدی خەڵک چ دەکاتن؟ خەڵک ناتانی بچی بە پارەی زۆر بیکە و دووش ئەو جیازە باشە هەر لە هەولێرێ نییە، ئەو نەوعەیە، ئەو مارکەیە، ئەو جدیدەیە. یعنی لۆیەکە ئەمە هەم لە جیازی MRI کە ئەم جیازێکمان کڕی کە لە هەولێر و کوردستان نەبوو بە هەموو خەڵکی بێن زەکات و سەدەقەکان بینن لە جێکی وەکو بیرەکە ئیمامی عوثمانە میهرەبانی. یعنی هەموو مجتەمع ئیستیفادەی لێ دەکاتن، هەموو مجتەمع ئیستیفادەی لێ دەکات و خزمەتی هەمووان دەکات بەبێ جیاوازی. لۆیەکە ئەمن لەو کاتە پیرۆزانە داوا لە هەموو خێرخوازان دەکەم کە پشتیوانی بکەن لە بۆ میهرەبانی، چونکە میهرەبانی بزنسی لە پشت نییە. یعنی ئەمن کەسێک بوو بم ئەوها بوو بمە دکتۆر ئەمن چاوم لە پارەی کەس نییە، من هەر دەورەمەت بیمە ئەو دەستم بە دۆرەزەکردنی کردیە دەتانم برم وەچی بوومە دکتۆر ئەو جەگوتمە خەڵکی بینن خێرێ بکەن. ئەوش لە بۆ خۆم نا، لە بۆ خۆم نا، چونکە ئەمن کابراش دەست پێسپی نەبوویمە لە ژیانمدا. ئینسانێک بوویمە تانیتمان لەسەر پێی خۆمان ڕابوەستین، خاوەنی داک و بابەچینە، خاوەنی کۆمەڵێک مامۆستای بەمبەمبادی بووینە لەسەر پێی خۆمان ڕاوەستاینە. بەڵام دەرم خەڵکی پەککەوتە گەلک زۆرە وەرن یارمەتی ئەو عالەمەی بدەن. باشە کاک دکتۆر باسی ئەمەلیاتتان کرد ئەو نەشتەرگەریانەی کە ئەنجامتان داوە. ئێوە خۆتان وەکو پزیشکێک بۆچی لە پسپۆڕیەکەتان پسپۆڕی نەشتەرگەری گشتیتان هەڵبژارد؟ ئەمن ساڵی دووەم کە هاتمەوە کولیە تۆب دکتۆر فەرید مامۆستامان بوو، ئێستا تەقاعود بووە، نازم لە ژیان مایان نەما، بەس لە کولیە تۆب نەما دکتۆر فەرید. گوتی 3 دەرەجەی دەدەمە. یەکە چی؟ ئەوەی لەگەرم دایسێکتەر بی. دایسێکتەر یعنی چ؟ یعنی پاژۆی کە دەرستاوە دەبوو لەگەری نییە پارچە پارچە دەکەی نەفەرەکەی. ئەمن دوو کەسم بەدەستی خۆم پارچە پارچە کردیە. یەکە چند ئافرەت بوو فرێدرا بوو لە دەشتێ هینیان بۆی دەزان کەشمەچ کوردی لەبەر بوو پارچە پارچەمان کرد. لەگەر یەکەکیش لە شەڕی پەکەکەی کوژرا بوو پارچە پارچەمان کرد. دوو کەس هینیانە کولیە تۆب، ئەو دوو کەسەیە ئەمە پارچە پارچەمان کە لەگە دکتۆر فەریدی. یعنی مەبەستان ئەوەیە بۆ چۆنڵی خوێندنی پزیشکیەکە ینی وەکو تەشریح وەکو دەرس مقابلی 3 دەرەجەم وەرگرت. یعنی ئەم بە سەعات لەناو فۆرمالینی دەماوە. فۆرمالین دەرمانەکە کە جوستەی لە ناودا دەندرێتن چاود ئاوی دەکاتن ئەوە دویتن. ئەمن حەزم دەکرد کە چوومە کولیە تۆب بڕیارمدا گوتم دەبی فێر ببم بزانم ئەمە لە چ پێکاتیمە، ئەمن چمە ینی هەر گوتم ئەگەر هیچیش نەزانم خۆم دەناسم. یعنی ئینسان چییە؟ ئەمن حەزم ئەمن عاشقی ئیشەکەی بوویمە. یعنی ئەوەش لە چ فێر بوویمە ئەو عاشقاتە لە پێغەمبەری، چونکە هەر لە دەرکەی قسم داخلەکەشم لە بیرمە نووسرا بوو هەر ئیشەکەت کرد بە جدیت بیکە لە حیاتتدا. ئەوە حەدیث پێغەمبەری صلی الله علیه و سلم. ئیتقانکردن زۆر مهمە لە ئیشێ.
لويك كهاتم كلية طب طواو راس أمن بيشتري نم دزاين بس كهاتم طواو يعني إتقان بك لو إشي يعني لويك درهم هر إشي كتكر بهمو قوة دو إشي بك يعني نيجد كر وشي قلت الله أكبر يعني خوالها مش تشي قورة ترى إيدي فكر لي تشتش كما كوا ولا نيجي كذبك استا نيجي لكي نيجي بك استنا ناو نيجي إشت كمكا لناو نيجي كذبك أمن كدتما عمري موبايلكين يا قباد دكم يعني كرم خزام دري كسك النو أو تو هالبرسال ما اللي بكي دري أمن استا توم عبادة بكم يعني بلا مو زور غريبة خلق ذاتي تنخرشي تزبع كردين وخرما كرين وآوي زمزم ونازم أو ترتيبات أنا دبيت أحتوج شوي إيشكتها إيشكي خود بك يعني أمن شو ما حد يقل خرماش من غير خم هنا بباري إيشك ذكريه ليه رجل تخشم له ما مصطفى محمدية ملا محمد إيشي أو إذا كاتن خلشي دبات عمره أنا قلتم بايدو ورخي آوي زمزم وخرمام له لما رداني فارك إذا ده إيشك له ذكرتن أمن كتشو ما حد عمري خريشي ناو بازاري نبم فلبر أوي أمن هرب أهافير بما إيشك مكرد بحمو قوتمو إيشك إذاكم ونقطة شي زور ميمشي أوشتي كان بخون بريارم دا بكم بفيلج ناقرموا يعني كبريارم دا أو إيشي بكم أو إيشي دا كم أو جدور بر متحب بك قرارتان ذاك بسبوري قشتي هلا أمن هلا طلبات يوم نارم لمرحلة دووا كبومس لدو لبوسي أو أنا بريارم دا بمجرح لو بمجرح لو جرح هم هالبجار بيرم كردوا بسبوري همو بسبوري كان جرينكن بلام بسبوري جراحي لبو دعوة زور جرينكا لو دعوة كردن لو تشوك أو كسديتن يك حفتة تعامل اللي قردكا بردي الزرداوي هي دورش بيشتر ديتا كانت عملياتك لو دكي دواي سادة بتو دروا ريخلا كوري دقري ديتا كانت وتشيش بزوربي كسكانت لعمري برين لدى صالي لو بنزاش الصالية يعني عمرك من ضالنية نزاني لبيري نمينيتن دكتور من ضال ارتيلو بكاتن من داركيتي لبير نامينيتن بس أو عمري ما دمني وفيت الريتي كم دمرن وتساعد بنوا بطاطي تساعد بنوا مقصد بردي زرداوي شكله دكيو دروا تساعد بتو ريخلا كوري هي فتقة شي هي قريشي هي لغدي تساعد بتو دروا بس زوربيت زي كان تسانا بنوا مثلا نخوشي نفسي طبيب نفسي أو أنا كنخوشي نفسي أنا بيتن سطانات يعني هر ديمينيتن هر دي بدرماني بخوا زخت سكري هر ديميني هر دي بدرماني بخوا مثلا جملة عصبية عمليات كيف أجر زور باز بي بس قتي دي تدري يعني مثلا زرعي كلي فشل كليي يعني تناب نوا إذا كان يعني زور بارز وباج بيتن بلام لجراحي يك لو إشاني وبيشتريش زور جاني هي زور أزيتي هي يعني من بيرم كردوا لبو أو بيعمل لبو أنا كحزن لإشي دعوة جراحة عامة بلو مثلا برز دكتور عبد الواحد كمن بسمين صار زيادة ديناسم بارز الزور لبر أوي إشكي بشرك يارمتي درا مثلا لو دكتور دلير خلقة زور ديناسيتن بشكل إشكي يعني حادثي إنسان كان يعني هاشا جراحة مشهور نابتن يعني زيد سيدار نابي بخوي حزينة كرديا بخوي بيركرنوي زيايا أما اللي كانوا بيركرنوي كسكان دور دبين بلام أو هو كاركا نمقوتي هموشتاكا تسكي جراحش عائلكي خوي سيقي بيناكا عملياتك خوي بداية دستي أما نخوشم هاي ديتن جراح بولا غير من خزمة نزيش خوي هاتي تكنا من عملياتي كرديا فيهم سير بقولت مليون هاتسكنا قلت والله حزم هذاك نتوبيكم يعني كخزم نزيش يشيبوا هاتي تكنا من يعني أو بس سبوريكا دورينية كوملا كوكاريتكا يقلو هو كاراني كوا أمني إبراز كرد أمن نشار موا برادري ما مستي أيني مزور بوا يعني لمدرسي بويما إذا زي ملايتيم هبوا مجموعة زور ملاي ناسم أو ملاي نوقت كان طلبة بوينا مثل لمزقوتي دمان ودياخين فقيه بوينا مثل أمنها مشوم كرديو وقسم لقريان كرديو برادراتيم دروز بوا أو شوكارة زور بوا يكي تكج أو بوكا أما هر لبنمالتي قورو عشائري بوينا وخزم ودوست وأنا ما زور بوا يعني تيكال بوينا وباب مكابراتش كومالايتي بوا حزي لخير وبياوتي بوا يعني أما قناعتهم ويا خير كردين يجي وراسة دوري هي خير كردين يجي وراسة دوري هي يعني
کە باب بەخشندە بی باوەڕکە مندارەکەش بەخشندە دەردەچیتن. ئەم نێک مەشەدی بابم دەجێڕمەوە کە چەند حەزی لە خێرێ بووە لە کۆچڕەوەکەی کە خەڵک هەراتین دوو لۆریمان هەبوو هینۆمان هەبوو هینۆ لۆری هینۆ چکە ئیشی ڕستمان دەکرد ئەمە وەزعی مادیمان خراپ بووە باش بووە خراپ بوویتەوە ئێستا باشین یعنی ئەوە کێوی کردی وەزعی مادیمان لە کاتی کۆچڕەوەکەی دوو لۆریمان هەبوو بابم گۆتیە نەزمەدینی سایقمان بوو گۆتی بڕۆ خزمەکانی جێمەدێ سواری لۆریکا لێگەڕێ لە ماری گەڕێ لە پارەی گەڕێ لە شتی گەڕێ بڕۆ ئەو خزمانەی وێن دەرمەزموعک بریماری خاری باموانە لێوێن دەرمون گۆتی بڕۆ پڕی خزمەکان بکە و بڕۆن لە ماری خۆشمان جیرانی خۆمان خزممان هەموو سواری سارەکەی بوون ئەمن کە کوڕی ئەو عائیلەی بوومە واللهی بە پێوە ڕاوەستامە لە ناو سارەی هەتا نزیکی حاجی ئۆمەرانی بە پێوە یعنی جێ نەبووە دابنیشی لە ناو لۆریەکی تەسەوڕ بکە یعنی چەند بەخشندە بووە جیرانمانی تێدا بوو خزممانی تێدا بوو هەرچی هات گوتی وەرە سوار بن هیچمان نەبرد ئەمن بەبێ فانی لەو قەمسەڵەش چونچووکە ئەو کاتی مانجی سێ بوو دنیا گەرم بوو هەولێرە وەچی چوینە وێندەر بەفر و سەرما بوو یعنی ئەمە کە ڕۆیشتین دوای چوین لە خانە و لە نەقەدەی دوای گەڕاینەوە یعنی مەبەسم لە چی دێتن لە چاوتێری بابم بووە قەت پارە لە کنیگرینە بگوتی ئینسانی نەجات دەین خیشێ بکەین خێرێ بکەین و بابشم کە پێداگیری کردی ئەمە بێمە کولی تۆپ قەت لە بۆ پارەی نەبووە ئێستا بابم لە ژێرگڵە ئەوەی کە جێی لێمە فاتحە لێ بۆ بام بخینی بابم کە گوتی بڕۆ ببە دکتۆر کوڕم داکەم عیشە دەگوت کراسی بەرم نەبی بەس ئەتوکاوە ببنە دکتۆر کاوە بۆ دکتۆر شادە چی ناکە لە هەولێرێکە ئەو کاتی 5 کەس ئەو شادەی نەبوو بەڵام بە حادسی ساری وەفاتی کرد و ئەوستا ئەمنیان مایە لێ لێرم دوعای خێر لە بۆ داک و بام بکەن عاشقی خێرێ بووینە نەک عاشقی پارە و دەورەمەندی ڕاستە چەندێکە لە بواری پسپۆڕی نیشتەرگەری گشتیاکارەکەن کاک ئەم لە ساڵی 2023ەوە زۆرترین 2023ەوە بوومە دکتۆر لە 13ەوە بوومە ئیخسایی باوترین جۆری نیشتەرگەری کە ئەنجامیێدەن کامانەیە یعنی ئەوەی کە زۆر دووبارە بێتەوە زۆر باوە لە زۆرترین نیشتەرگەری لە ژانم کردبم بەردی زەرداوی بوو لەوانەیە تا ئێستا کە 5,000م کردی بیت 5,000 بەردی زەردام کرد بۆ عادەت چکە من حسای پارەکە ئەو کرد ڕۆژی وها بۆ 25 بەردی زەرداوم کردیە 25 عملیات لەوانەیە لە بیرمە لە خەستەخانەی شار مەراسمێکی مەولود نەبەوی بوو گوتم چێ بەردی زەرداویان بەخێر لۆی دەکەم طبیعی مەجموعەک پامنێر هاتن لە سلێمانی ڕاهاتن گوتیان کو دەبی 25 عملیات لێک ڕۆژی بکەی گوتم ئەوە نەخۆشەکان هەموو مەوجودن حتا ڕسمی بەردەکانم گرت لەسەر ئۆچی دامنا کە ئەو ئەمە بە تیم ئیشمان دەکرد طبیعی عملیاتی زەرداوی لەوانەیە بەدە دقە بە چارێگەچی دەیکەم ینی کە عملیات بەڵام ئەمن تیمەک لە گەرمە لۆم حاضر دەکەن دەی دەپۆشن تەعقیمی دەکەن شتەکان حاضر دەکەن بەڵام ئیشە ڕئیسەکە بە چارێگەچی ئەمن دەیکەم زۆر باشە کاک دکتۆر ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە تا چەند ئەمە لەوانەیە ئاستەنگ دروست بکە بۆی نیشتەرگەری نەخۆشی تریان بۆ ئەنجام بدرێ ینی مەسەلەن کێشەیەکی هەیە بۆ نەباسی بەردی زراوتان کرد بەڵام نەخۆشی دڵی هەیە بەتاکید هەر کە بەنج دەکرێتن ئەو کەسێ دەبی دڵی سەلامەت بی دەبی جگەری سەلامەت بی دەبی کلەی سەلامەت بی و دەبی خینی سەلامەت بی خینەکەی خاوێن بیتن ئەوانە زۆر زەڕۆڕن لە بۆ هەموو کەسێکی و شەکرەشی ئەوانە دەبی فەحز بکرێتن نەبوو هەموو نەخۆشتەرێری کە بەنج کرا هەموو نەشتەرگەری ئەوانە ئەو پشکنینایی باست کرد ئەوانە دەبی سەلامەت بن هەر عملیاتێک چونکە ئەگەر کلێ سەلامەت نەبیتن جەرجی ئەوانە عەزوی گرینگن یعنی دڵی و خوێنی ئەوانە دەبی فحوساتی لە بۆ بکرێتن لە بۆ دڵی ئیجەکشن فراکشن زۆر گرینگە کە نۆرمەڵ بیتن بەڵام هەندێک جار ناچار دەبین بەردی زەرداوی هەیە و نەخۆشی دڵیشی هەیە بە لێهاتوویی بە کارەمایی ئەو مخەدیرانی کە خاوەن خبرە و خدمەنا دەتانین ئیشان لە بۆ بکەین و تەنانەت بەردی زەرداوی بە بەنجی مۆزوعیش کردیتمان یعنی پێدەرن تا بلۆک بە بلۆک کردیتیان یعنی دەمارەکانیان ئەوە کردی و ئەوە شارەزای و زیرەکێکی زۆری دەوێت ئەلحەمدولillah ئەو ستافێ لەگەرمانن
جێ دەستیان زۆر دیارە و ئیشی زۆر گەورەمان کردی. یعنی ئەوانەی کە بنج لەسەر با بڵێن لەسەر ژیانیان کاریگەری نەرێنی دروستەکە و بۆن و ئەمامەڵی لەگەڵاکەن ئەنواع بنجمان هەیە، بنجی مۆزوعی هەیە، بنجی تابلۆک هەیە، بنجی نصفی هەیە، بنجی عام هەیە. هەندێک کەسێ ناتوانێت بنجی عامی بدێنێ، بنجی تابلۆکی لۆ دەکەی. زۆر باشە. کاک دکتۆر مەرجە هەموو گرەیەک نەشتەرگەری بۆ بکرێ و لا ببرێت؟ نەخێر، گرێ دوو نەوەی هەیە، یان خەبیثەیە یان حەمیدەیە. حەمیدەکان شەرت نییە ئیلا ئەگەر کێشەی لۆ دروست کردبی. دەمێ هۆشارێکی بدەم لەسەر گرێ و لەسەر ئەو خاڵەی من خاڵەکەمی لێرکوانە، ئەو خاڵەیە بە قانونی بە نیظامی طبی سەرەتانە. بەس سەرەتانە چی؟ نووسیە، یعنی خاڵ لە دەموچاوی. کەنجینێ ئەو سەرەتانەی دەبی واجب هەری بگرین ئەگەر شەق بوو، ئەگەر گەورە بوو، ئەگەر خێنی لێهات، ئەگەر ژانی کرد، ئەگەر ئەستور بوو، ئەو کاتی دەبی لێ بگرین لۆ نەوکو بیتە سەرەتانی حەمیدەیە، سەرەتانی نووسیە لە جسمیش ئەر ئەو حالەیە بە تایبەتی لە مەمچی زۆر ئافرەت گرەی هەیە مەسەد فایبرۆ ئەدینۆما ئەوانە حەمیدەیە، بەڵام هۆشیاری زۆر زۆرورە و بزانین کەنجینێ هەردەگرن شەرنی هەموو خاڵک یان لایپۆمایە چەوریە دەزانین ئەوە هیچ کێشەی لۆ دروست ناکاتن، بەڵام هەندێک شت هەیە حەمیدەیە خەبیث نییە، سەرەتانی پیس نییە، بەڵام مەسەد لە نەسی باشە سست چیسە، بەس ئەو چیسە گەورە دەبی وردە لۆ یەکەمان هەندێک جاران دەرین لای بە پێشەوەی زۆر گەورە بچووکە کە گەورە بوو زۆر دوای دەتەقیدن کە تەقی ئیلتیاب دەکات چشەی زیاتر دەکاتن. شەر نییە سەرەتان بی خاوێنە، بەڵام هەردەبی هەر بچیرێت. غودەی دەڕقیکەی عملیاتی بۆ بکرێت. غودە وەکو پەپولە چیە لە ملی ئینسانی هەم کەسێک ئەوەی هەیە کە ئەوە بەشەکە لە ئیندۆکراین لە نظامی ڕێخستنی ئینزایماتی ئینسانی کە کاریگەری زۆری هەیە لەسەر ژیانی هەیە، ئەوش بە هەمان شێوە ئەگەر بیناین بیتن TSH طبیعی بیتن پێویست ناکاتن، بەڵام لە 5 حالەتیەوە دەرێن دەری بینان. ئەگەر لە عائیلەکان نەخۆشی سەرەتانی غودەیان هەبیتن، ئەگەر تەنگە نەفەسی بکاتن، ئەگەر مەسە دەرێ هاوان پێ نادرێتن یان خواردنی پێقود نەدرێتن یان بترسێ ژیانی گۆڕی بدابنیشی بگریە برێ ئەمن دەمرم سێمدارم بەجی دەمینیە یەتیم دەبی و زڕداک دێتن و هێشتان هیچ نەبووە دادەنیشیتن ئەوە پیاوەکەی ژنی هینایتەوە و زڕداکەکەی لە مندارەکەی دەدا و ئەوجە هێشتان هیچ نەبووە بەس گرەیەکی هەیە لەمێشی خۆی تەخەیول دەکاتن ئەمن دەمرم پیاوەکەم ژنێ دەینیتن زڕداکەکە خراپیشە دێ لە مدارەکەی دەدا مدارەکە دەگرێتن ئەوجە دەست بەگریان دەکات لە خۆی لێکردتە عقدەی نەفسی لەو حالەتانە عملیات بکرێتن و تووشی ئەو وەسوەسە و ئەو وەهمانە نەبیتن و لە حالەتە چیش ئەگەر پێی ناچێنم بێگەر گرەیەکە ئەوانە هۆکارن ئەوەی بکەین غودەی سام یا غودەی ژەهراوی لەوانە خەڵک زۆر ئەویان نەبێ ئەوە هیچ نییە ئەوە دەرمانی وەردەگریتن بەڵام وەکو میزانێکی وایەت بە دەرمانی چا دەبیتەوە دەرمانی وەردەگریت زۆر باشە. کاک دکتۆر نەشتەرگەری فتق بۆ کێ ئەنجامەدرێت؟ فتق ئەنواعی هەیە فتقمان هەیە هۆکارەکەی زیگماکە هەرکە لە دایک دەبی مەسەد شەرنی هەمووی عملیاتیان بێ مەسەد فتقی کە ناوچی زیگماچی کە لە منداڵ لە دایک دەبی دەگریە ناوچی ئەوە دەردەپەڕی ئەوە شەرنی عملیات بکرێ دەرێنە داکەکەی ئەوەی ئیشی جەراحی ئەتفاڵیە بەڵام ئەتاوکو 2 ساڵی چانسی دەدەینێ کە عملیاتی نەکە بەشک و چا دەبیتەوە بەڵام هۆشیاری داکەکەی زۆر گرینگە منداڵەکە نەگرێتن و شتێکی لەسەر ناوچی دابنێتن تاوەکو برن نەبیتن تاوەکو لە حیم دەبیتن و چا دەبێ عملیاتی نە بەڵام فتقەکە لە خوارێکە بوو ئەو دەبی عملیاتی بکاتن. فتقمان هەیە لەگەر حملی دروست دەبی لە ئافرەتان ئەوەش عملیاتی دەوێتن. فتقمان هەیە لەگەر شتی قورس هەردەگریتن. فتقمان هەیە لە بەتەمەن دروست دەبی بەهۆی پرۆستاتی. فتق بەعام یعنی دەتوانین برین هۆکاری زیادبوونی زەختی ژۆرێ لە بۆ دیواری دەرێ یعنی فتق دەتوانین دڕانە یان کونبوونی دیواری دەرەیە کەوا طبیعی ئەو دیوارەیە نییە ناو پۆش ئەشیاکانی ناوە لەو کنێوە دێتە دەرێ ئەو دەبتە فتق ئەوجە دەبی بیدورینەوە یان ئەوجە بە شەبەکە دەیدورینەوە یان بە شەبەکە دەیدورین حەسەب حالەتەکەی جیاوازی هەیە ئەنواعی زۆرە یعنی زۆر باشە. کاک دکتۆر زۆر جار زۆر نەشتەرگەری هەیە ئاستەنگ دروستە بێ لە بەردەمیا تا چەند بەرزە فشاری خوێن و شەکرە ئاستەنگ لە بەردەم نەشتەرگەریە دروستەکەن؟ شەکرە زۆر خەتەرە لە بۆ چابوونەوەی یەک لە هۆکارانی کە ئەمە نەجاحەتی هینا ئەمە تقریبا 840 عملیاتمان کرد لە وەجبەی یەکەم و دووەمی عملیاتی سلیڤی ئەو 840 عملیاتی کەسیان نەمردن هۆکارەکەی یەکەم هیچ تەوفیقاتی ڕەب العالەمینە بەڵام هەندێک شت هەیە ئەمە ئیتقانمان کردی لە ئیشەکەی مەسەد یەکە شەکرەی سێمانجەکەی دەبی
عملیاتی لۆ ناکەم معیدە بڕینی قەت لۆی ناکەم دەبی شەکری سێمانجەکەی بینمە خوارێکە ئەو جەلۆی دەکەم یعنی ئەم دێم فەحسی لۆ دەکەم دڵی فەحس دەکەم کلێ فەحس دەکەم خینی فەحس دەکەم کە دەرێم خین یعنی شەکرە و ڤایرۆس و ئەوانەی هەموو لەوە دەکەم ئەو جا دێم بڕیار دەدەم عملیاتەکەی لۆ بکەم یعنی ئەسڵەن لە ژیانمدا هەندێک طبیعەتم حەز دەکەم هەموو دکتۆرەکە هەموو تەڵەبەکانی کلۆتۆزان لە ژیانمدا نارێمە نەخۆشوەرە عملیات لۆ بکەم لە ژیانمدا ئەبەدەن یعنی ئەمن مەجبوری نیمە ئەو ئیشی بە منە لە ژیانمدا بە حیاتی تەلەفۆن من نەخۆشی نەکردو بێم وەرە عملیات لە بۆ بکەم تێدەگەی دەرم ئەمن عملیاتی دەکەم و لە ژیانشمدا کامل حڕیەتی دەدەمە نەخۆشی قەت ناچاری ناکەم و قەتیش لە ژیانمدا یەک شتان پێ دەرێم کە ئیستیفادەی لێ دەکەن کە بوومە دکتۆر لە تەواوی ڕۆژئاوای بوومە جەڕاح بڕیارەکەمدا لە خۆمەوە گوتم هیچ نەخۆشە چی خستەخانەی حکومی نایمە عیادەی خۆم ممنوع منعا باطن يعني لە خستەخانەی حکوومەتی کارتی بدەمێ برم ها ئەو عیادەکەمە ها ئەو ڕقەممە وەرەوە عیادەکەم ئەوە ممنوع بوو لەکەم من خەتی سۆر بوو هەر لە ژانمدا ئێستا پێتان دەرم ئیسفادەکەی چی ئیسفادەکەم لێ کردی لەوەی ئەوە بە قانونی خۆم و هەر یەکەچیش لە خستەخانەی بێتەوە عیادەی دیسان پارەی لێ ناستینم بێتەوە عیادەش کە لە خستەخانەی حکوومەتی کردو ماتی تۆ کنە من پارەی لێ ناستینم دەرم ئەوە ئی خستەخانەی حکوومەتی معاشم هەیە لەوێن دەر ڕۆژێکیان عملیاتم لە بۆ یەکەچی کرد تووشی ئیلتیهاباتی بووم خۆی ئیلتیهاب دەکا هیچ علاقەی بە دکتۆری نییە ئیلتیهاب ڕیخە لە کۆرە هەبوو ئیلتیهابی کردبوو ینی ئەسبابی ئیلتیهاباتەکەی ساڵی عملیاتیە بە خۆیتی خاوێن ڕای نەگرتیە نوعیەتی عملیاتەکەی بووە پیس بووە چکە هەموو هەیە دەتەقیتن هەیە ئیلتیهاباتم لە بیرم نەما بەس زانی ئەسبابەکانی زۆرە مەوادەکانی کە بەکاردەینی ئەوانە هەمووی هۆکارن یعنی دکتۆر هۆکار نییە لە بۆ زیەکە ئیلتیهاب بکاتن لە حالەتەشی ئەگەر دکتۆرەکە ئێمال بوو بێ لە ئیشەکەی خۆی ئیدی ئەو کەسە هات بۆ عیادەی لە عیادەش دیتو بمەوە ئەمن طبیعی پارەی وەرناگرم دوای ئەو کەسە چوو بۆ کن دکتۆرەکی دکە دکتۆرەکەی کە بە هەڵی زانی بوو جەهلی وی و نەخۆشەکەی ئەوانە گوت بۆ دەبێ عملیات بکرێتەوە عملیاتی کردبەوە یەک پارچە داوی بکریلی هینا بوو گوتمە ئەو داوای تێدا بووە پارەی لێستاند بوو ئەو هاتۆکنە من گوتی ئەم چمە عملیاتم کردی و پاش عملیاتەکەی تو هیچ ڕەبتی بە من نییە لۆ نەداتیۆک نەخۆم ئەسا عملیاتی هەر نەدەویستەوە نا پارەم چووە گوتم ڕەبتی بە من نێکاکە و ئیشی تو چوو شکایەتی کرد لە دائیرە سەحەی لیژنیان پێکینا لە دائیرە سەحەی یەک لەوەکان پرسیار لێ کردبوو دکتۆر لێر چەندی پارە لێستاندی ئەویش گوتووی وەڵی هیچ پارەی لێ نەستاندیمە گوتی دووەچی چۆ عیادەی وڵای چوومە عیادەش هیچ پارەی لێ نەستاندیمە گوتی باشە لۆ ئێستا کە دەرێ دکتۆر لێری 7 ملیۆن دینار بداتێ داوای 7 ملیۆن دینار کرد تەعویزی مادی وەڵا ئەمە لە ئیش کردیمە و ئیشم نەکردی و ئیلتیهام کردی یعنی چ عیلاقی بە دکتۆر لێری هەیە ئەو شتەیە لۆ یعنی داوای پارەی لێوی دەکەی یعنی ئەتوات شکات دەکەی ئیدی ئەوە بوو دەعوایەکەی دۆڕاندی ئەو لەژنەی پێکات و ئەو کەسانەیە بیرکردنەوەی منیشان نەبووە بەڵام ئینساف بوون یعنی ئەها بزانن ئەمن پاش پێ 6 ساری ئیسفادەم لەوەی کرد ئیدی کاملیان بانجەوەی کرد گوتم ئەم نازم ئەو شخصە هەر ناناسم ئێستا بیبینم نایناسم چییە گوتیان دەتوێ بیبینی گوتم نامێ بیبینم هەر ناشی ناسم بەس ئەمن عادەتی پارەی نادەمە هیچ کەسەچی بە سڵعی عەشایری هەر قەناعەتم پێ نییە یان پارەی بە خێر دەدەمێ خێری پێ بکەم ئەوش دەبی فەقیر بێ ئەوجە خێری پێ دەکەم نەگەی لەبەرەوەی ئیشی پێکردی بیتنەوە یان خێری پێ دەکەم پارەی دەمێ یان ئەوە تا لە لیژنەی علمی ئەمن برێن ئەتو ئەوە غەرضت کردیە و دەبی تەعویزی مادی بدەی یان لە ڕێگەی مەحکەمە یان لە ڕێگەی دائیرەی سەحەی ئەویش الحەمدولillah تا ئێستا کە 1 دینارم نەدایە لە ژیانمدا یعنی برێن لە مەحکەمەی دۆڕا بمرێن ئەو دەبی پارەی بدەی یان ئەوەتانە لیژنەی طبی کە لەناو خەستەخانەی هەیتمان ئەوان برێن ئەلێرە تەقسیرت کردە پارێکەی بدە تەعویزان ئەوجا الحەمدولillah من نەمدایە ئەو پارەشم نەدا لەو شێوەیە بەس بەخاوەش پارەی نادەمە هیچ کەسێکی بەخاوە برێ دەبی پارەم بدێ یان لەبەر ئەوەی دکتۆرە و ئەوەیە دەبی پارەی لێ بستینم چونکە ئەمە هەموو جارێ دەرێم خوا عەفوی کە مامەکە بوو ناوی عەبدوڕەزاق بوو پێیان دەگوت عەبدەخاوە لە بەلاشاوی تێدەگەی کورە گوتم بابا ئەم ڕاستە من دکتۆرم بەس ئەمن برازە عەبدەخاوەیمە مامم خاوەی لە عالەمێستان دیە
تێدەگەی نەما ئێستا خوا عەفویکە و دوای تۆبەی کرد و مەکانی بەهەشت بیتن یعنی ئەتوو خاوی ناتانی لە من بستینی بێ بە ناوی ئەوەی کەوا بمترسێنی چونکە ئەسڵەن ئەمن هەموو ڕۆژە دوعای دەکەم دەڵێم خوایە شەهید بم خوایە بمرم خوای ئەوەی دەشم کوژیتن تۆبەی بکەوت لە خۆیش بێتە بەهەشتێ چونکە دنیا قیمەتی باڵەمێشە چی نییە بەڵام لە ژیانمدا حەزم لە غەدری نییە غەدر لە هیچ کەس چی ناکەم غەدر نامێ غەدر لە هیچ کەس چیش بکەم و هەر یەکە چیش بە لە ژیانمدا بەهۆی منەوە تووشی زەرەر بوو بیتن نەمزانی بیتن لێرەوە لەو کاتە پیرۆزەی داوای لێبوردنی لێ دەکەم ئەگەر حەقی هەبی لەکنە من حەقەکە لەسەر چاوم دادەنێ و هەر کەسە چیش کە لەگەرە من ئیشی کردی بیتن ئەمە یەکە مەشروعن ئیقالەماندانا دەزانی لە کوردستان هیچ مەشروعک نەبووە برێکاکە ئەگەر قازانج کرد قازانجەکە لۆ خۆت ئەگەر زەرەر کرد پارەکە دەدەمەوە نییە شتی ئەو هالە ئەمە چونکە لۆ ئەسڵەن بنیادی خستەخانەی میهرەبانی لەسەر خێری دروستمان کردیە نەمانویستێ غەدر لە هیچ کەسە چی بکەین لۆ یەکە خزمەت خێرخۆشی لە ناو ناخماندایە لە ئەسڵە لەکردمان ڕاستە کاک دکتۆر هەر لە قاڵبی با بڵین ئاستەنگەکانە وەکو تەمەن مناڵ لەگەڵ بە ساڵات و ئاستەنگ دروستەکەن بۆ ئێوە وەکو پزیشک لە بواری نەشتەرگەری باڵێ بەتەکید ئەوانەی کە تەمەنیان زۆر بیتن چابوونەوەی برینیان تاخێرتر دەبێتن وەکو ئەوەی کە گەنج و نەوجەوان بن گەنجەکان زووتر برینیان چاتر دەبێتەوە باشترە چەند کاتیان پێویستە بۆی بگەڕێنەوە سەر چالاکی ڕۆژانەی خۆیان یان ئەگەر کەسێک عملیات بکە حسب عملیاتەکە ینی ئەو عملیاتی چی لۆکرایە فەرقی هەیە عملیات هەیە بە پاش ڕۆژێکی دەستۆ سەر ئیش شتێکی زۆر غەریب لە بجەرمەوە ئەمن عملیاتی مەعیدە بڕینی خۆم کرد خەڵک ڕوحی چووە لەو عملیاتێ دەرێن زۆر گەورەیە ئەمە گوتمە دکتۆرەکەی دکتۆر دەمێ ڕۆژی جمعەی بیکە پاش خوتبەی سەعات 2 وتی باش نێژی نۆرانیم کرد خوتبەم تەواو کرد چوومە خەستەخانەی پێشتر فحوساتەکانم کرد و چوومە عملیاتی ئێوارەکەی گوتمە خێرزانم ئەتوو بڕۆ مارێکە چکە و کاتی دادیاری کوڕم پۆلی 6 بوو گوتم بڕۆ مارێ بە هەر نەزانم من عملیات دەکەم لەسەر کوڕی ئەرزی نەخۆشکم دەیزانی عملیات دەکرم نە برام دەیزانی نە داکم دەیزانی نە منداڵەکانی خۆشم دەیانزانی باشە ئێوارێک گوتمە خێرزانم بڕۆ مارێکە گوتیان کابابت بری لە خەستەخانەیە ئەوان هەر فکران لە بۆی ناچکە من عملیات بکرم چونکە زۆر بکات لە خەستەخانەی مۆشتانە چۆ مارێکە دکتۆر کاوە باجەلان چونکە دکتۆر کاوە باجەلان دکتۆر ئەماس خێرزانم ئەو سێ کەسە دەیانزانی دکتۆر کاوە باجەلان دەوری سەعات پاش دەیشەوێت تەلەفۆن لە خێرزانم دەکا لە هەواڵی من بپرسی دکتۆر دلێر کووە گوت وەڵا نازانم کۆ دێت لە گەرینی چی لەگەرە گوت وڵا کەسی لەگەر نییە ئایکو بەزی تێشتی گوت وڵا گوتی بڕۆ مارێکە کە بەنج بەری دەو گوتیم بڕۆ ماری دکتۆر کاوە گوت بێ خێرزانی ئەمن ئەو شتسمەکەن دکتۆر دلێری هاتێکنە من دیتم علاقەی شمەکی هینا بوو ئەو شولەکەنە تو دەبم ئەتوت بێ کەسی بێ برای ئەم برای تومە کاکە ئەمن حەزم لێنی ئەزەتی کەس بدەم طبیعەتی خۆم ئەو هالەیە ئەمن ئەوان پێ خۆشە ئەوە جەڕەسیە پارەی خۆمدایە خەستەخانە ئەوە ستافەیە و کارمەند ئیش دەکەن و پارەی خۆمدایە کاچی خۆم جەڕەسی لێ دەدەم و سەحەتم باشە و بۆ خۆم دکتۆرم ئیشەکەی دەزانم و هیچ پێویستم پێ نییە هەندە قسم لەو قەنەعەت منە ناردم و مارێکە لە بۆ سبەینەکەی دکتۆرەکە کە ئەوەی عملیاتی کردم گوتی دکتۆر دەبی 2 هەفتە ڕێز دەبی دکتۆرەکەی خۆم گوتی دەبی 2 هەفتە ڕێز بی بەڵام ڕێز لەکنە من مردنە تێدەکەی ڕێز تەرنیە ڕۆژی شەمووی ئەمن خەفەر بم لە تەواوی ڕۆژ ئاوای گوتمە دکتۆر سالار مانسووری ئەگەر نەمتانی دکتۆر کاوی دەنێرم لە جێی خۆم ئەگەر نەمتانی گوتی باشە یعنی بۆ بجێەکەم فەراغ نەبیتن لە بۆ پێش نێژی نێورانێکە وەچی دکتۆرەکە هات ئەم دەست نێژم دەشوشت خۆم حاضر دەکرد لە بۆ نێژی نێورانێکە وەچی هات گوتی وەسعت کۆ گوتم زۆر باش مەگر مشکلەم نییە گوتی 2 هەفتەی سەرحەت بکەیت گوتم سەرحەتی ناوێتن خەمی من نەبیتن هەتا ئێستا یەک جار تەلەفۆنم لەگەر دکتۆرەکە کردی یەک جار هەر نەچمەوە کنی یەک جار تەلەفۆم لەگەر کردیە تێدەگەی کە عملیاتێکی ئەوها گەورم لە بۆ خۆم کرد لە بۆ عەسرێکە تەلەفۆنیان کە گوتیان 6 عملیات هەیە لە تەواوی ڕۆژ ئاوای گوتم باشە سواری شارێ بووم چوومە خەستەخانەی عملیاتەکەم لە ناو تەواوی بووم دکتۆر ئامانج بورهان تەلەفۆنی لۆ کردم ئەلەسەس بێ سەردانم بکاتن بزانن لە خەستەخانەی مامە یان لە مارێمە گوتی لە چێن دەری گوتم لە تەواوی ڕۆژ ئاوایمە وای زانی وەزعم تێک چوو چکە و دێزانی ئەم لەوێن دەر عملیات نەکرایمە
لۆ چ بۆ گوتم نانە هیچ نییە عملیات لۆ عالەمێ دەکەم خەریکی ئیشێمە ینی ئەو قائمەم هەیە و عملیاتی دەکەم دکتۆر ئامانز بۆرهان ئەوە کە ناویان دەرێن ماینە لە ژیانن تەلەفۆن لێ دکتۆر کاوێ کرد گوت ئەرێ دکتۆر لێرەیە تەواوە دنیا عملیات نەکرا گوتی بەرێ وەڵا کورە گوت تەلەفۆن دەکەم دەرێ خەستەخانەی عملیاتی عالەمێ دەکەم یعنی دکتۆر کاوە باوەڕی نەکرد دیێت پاراسی چه خەستەخانە گوتم ئاچووم گوتم هیچ عیب نییە و فلەبەرەوەی ئەو ڕێست و ئەو ئیستراحەت هەیە دەگەرێتەوە سەر هیمەتی کەسەکەی باشە عملیاتی مەعدەبڕینی عملیات خاصەیە عملیاتێکی گەورەیە کاک دکتۆر پێشەوەی بچمە سەر بیرۆکەی دروستبوونی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ئەمە بپرسم بزانم لە ماوەی ئەزمموی نەشتەرگەری ئەنجامدانتاندا چ نەشتەرگەریەکتان کردووە کە زۆر قورس بووە لەلاتان بەڵام توانیوتانە ینی وەگڵی ئینجازێک بەدەست بێن و سەرکەوتوو بنتیان الحەمدولله دەتان برێم دایان و سەدان عملیاتی زۆر نەوعی و گەورەمان کردیە بەس ئینسان دایمەن هەندێک شتی لەبیر دەمینێ لە ناو خەیاڵات و ناو ئەندێشەیدا یەک لەوانە کە دەتان برێم یەکەم دکتۆرم لە چۆمان جەرگم دوویتەوە لە نەخۆشخانەی چۆمان نە لە پێشە من نە لە پاشە من هیچ کەسێک ئەو عملیە هەتا ئێستاکە نەیکردیە لێرەوە دوعای خێر لۆ سائب گەیلانی دەکەم کە نۆماگان شاگردی بوو مقیم ئەقدەمی بوومە قسە چی دەکردێ گوت نابی جەڕاح مشەوەش بی هەرچی بیتن نەخۆش مردیش نابی مشەوەش بی چونکە ئەگەر سایق مشەوەش بوو نەفەرەکان کە چ بکەن لەبیرمە لە ئەسنا عملیاتی کە کردمەوە نەزیف داخلیەک بوو خەڵکی لای حدودی بوو لای منطقەی ئازادی بوو کەسەکە غڵەت نەبوو بەم ناوی بڵند بوو چونکە بابی هاتەوە کە من ئێستا کوڕەکە لە خاریجە یعنی سەفەری کردیا بابی جارە کات سەردانی عیادەی کردمەوە ئەشتانە کاتێک کە کردمەوە مساعد جەڕاحەکە گوتی دکتۆر بەس ئەوە نەمری ئەم داوەتە چتو دەکەم یعنی ئەو گەنجە نەمریتن کە کردمانەوە عینایەمان نەبوو هەر ناو ساڵی عملیاتم یەکسەر کردە عینایە یعنی هێشتمەوە هەر لە ناو ئەوەی عملیاتی کردمانەوە عینایە و هەتاوەکو سپێنێکە و خینماندای و چاودێریمان کرد و نەجاحەتیشینا 100% جەرگم دووریەوە لە ناو خەستەخانەی چۆمان زستان بوو کاتێک کە تەمەشام کرد دەوروبەرم هەموو بەفر بوو گوتم ئەمن لە ناو مجەمیدەی ئەو ئیشەی دەکەم یعنی الحەمدولله زۆر دڵم پێ خۆش بوو کە ئینجازێکی گەورە بوو و عملیاتێککە کردمان ئەویش زۆر نەوعی بوو ئەو زیاتر جوهدەکەی لۆ دکتۆری مخەدر دکتۆر عەبدوڵڵا تەیب دەگەڕێنمەوە کە دڵی نەقل کردبوو یعنی شخص لە عێراق دوو کەس دڵی نەقل کردیە یەکێک لەو دوانە کوڕەکی گەنج بوو لە هیندستان دڵی نەقل کردبوو تووشی بەردی زەردایی بوو ڕووی لە من کرد گوتی ئەمە سیقامە بە تو هەیە ئەو عملیاتەمان لۆ بکەی کە عملیاتێکی قورس بوو و الحەمدولله ئەویش بەسەرکەوتووی دەرچوو و ئەو کاتیش ڕسممان کرد یعنی کە لەگەر جەماعەتی مخەدیر و جەماعەتی ئەوەی کە ئەو دوو عملیاتێ زۆر ترسناک بوو پێش ئەوی بچێنەوە ئەو ئیشەیە عملیاتێکی قورس بوو دڵی نەقل کرد بوو پێشتر ئەو کەسێ و الحەمدولله بە نەجاحەتی و دەیان و سەدان عملیاتێکی کە زۆر سیر بوو ئەو بڵاو کراوە لە پێیجی خەستەخانەش گەنجەکان هینا ئەمە لە عملیاتی بوو پێشە من دکتۆرێک کە دیتی بوو گوتووە من ناوێرم بیکەم ئەوە دەمریتن تاقەتی ئەو مەشاکلەیە من نییە دکتۆر عەبدوڵڵا تەیب شایدی ئەو وەزعەیە گوتم دەرێن دکتۆر درێ لۆ ئیشێ دەکەی ئەمە نەخۆشەکەم نەدیت بوو بە پێوە کاتێک کە دیتم لە خۆ چووە نەزیف بووە و لە خۆ چووە نەخۆشەکەش بەخۆی باز دەکات دەگوت پێشتر قەت دکتۆر لێرم نەدیت بوو کە چاوم کردو پاش عملیات ئەوجە دکتۆر لێرم دیت دەمناسی لە سۆشیال میدیای دیتی بووم بەس نەمدیتی بوو بە واقعی گوتم ئەمنەوە عملیاتی دەکەم ئەم گۆم شاد بن ئەم هیچ پارەم ناوێت بەس دەمەوێت ئینقاذی ئەو کەسەی بکەم کە عملیاتمان لۆ کرد نەزیف داخلی بوو و ئەو چیرۆکەیە موجودە یعنی لە پێیجی خەستەخانەش بڵاو کراوە و الحەمدولله نەجاحەتی هینا و زۆر دڵخۆش بووم کە تانیتمان ئەوەش فەزلی خوایە بەمەی کردیە تەوفیقات رب العالمینی هیچ ئازایەتی من نییە چونکە ئەمنش عەبدێکی بێدەساراتم و ڕۆژێک دادێ ناتانم ئەو دەستم برند بکەم دڵنیابە دەزانی چییە بێوەفاترین کەس بە خۆمان لەگەرە خۆمان چونکە ناتانن خزمەتی خۆمان بکەین ئەو دەستەیە ئەو لاقەیە ئەوەن دۆنا بێوەفایە ئەوەن دەدەی شوێ خاوین دەکەوە دای دەپۆشی نالی سەرمای ببی ڕۆژێک دادی هەڵت ناگریتن ئەو دڵەیە
نەکی ئەوەیە کە پارەی تێ بکەیت نەکی ئەوەیە کە عشقی تێ بکەیت چونکە دڵی خۆت نییە ئەو دڵی من نییە هی خۆ من نییە ئەتۆ گەر خانێکی بەکرێ بگری ناچی سەقف سانەیەکێ بکێ سەقف مەغریبی ناچی دیوارەکەی بیکێ مەڕمەڕ و عەلان لەبەر چ لەبەرەوەی دێرە من کرێ چیمە بەجی دێلم ئەو دڵەشی خۆت نییە خوا دەداتێت 50 سارێک 100 سارێک لەکنن دەبێت دوای لێ دەستینتەوە ئەتو لێ دەچ عشقی تێ دەخێناوێ لێ دەچ پارەی دەخێناوێ کە شتێکی مادیە لێیەکە لە ژیانمدا بۆی دڵخۆشم کەوا تانیتمان الحەمدولیلا گۆڕانکاریێکی بکەین و جێ پەنجەمان بەدەر بێخین و ئەو شتانی کە کردیتمان ویستیتمان بیکەین و ئەو مستحیل بە نەزەری من ئەو شتێکە ئەتو ناتەوێ بیکەی ئەو شتی ئەتو ناتەوێ بیکەی تو شتێک بتەوێ بیکە دەکردرێ بەس پشت بەخوای ببەستە و بیسمیلای لێ بکە خوای گەورە لۆت ئاسان دەکاتن. ئەی سێرترین نەشتەرگەریی بۆ کاک دکتۆر؟ نەشتەرگەریەکانی بڕینی گەدەی سیر بوو دەزانی لەبەرچە بڕینی گەدەی یەک بە گرانی دەکرا دوو خەڵک زۆر دەترسا ئەمە بڕیارماندا کە 840 نەشتەرگەریمان کرد الحەمدولیلا یەک کەسیان نەمردن یەک کەسیان نەمردن لە هەمووشی سیرتر ئەو بوو ئەمن ڤیزیتیفاڵەکەم کرد گوتم ئەوەی 20 کیلۆشی کەم نەکردیتەوە بێ پارەکەی بدەمەوە لە دڵنیامە لەسەر کوڕی ئەرزیز دکتۆرێک ئەو تەحەدای نەکردیە چێ 20 کیلۆی چێ نەجاحەتی نەهێنە نەک نەمردینە چێ نەجاحەتی نەهێنا بێ پارەکەی بدەمەوە ئەوەم لە چێلۆ هات کە زانیم مەقسەد ئەمە عەمەلیاتی خۆم و برایەکانم و خوشکەکانم دەمزانی نزیکە زیاتر لە 40 کیلۆم دانا هەموو خوشک و برایەکانم هەموو دانەوە ئەو نەخۆشانەیە هیچ کەسێک نییە 20 کیلۆی دانە نابیتن لێیەکە گوتم چی 20 کیلۆی کەمتر کردی ئەلانم کرد لە پێیجی خۆم لەناو ئەوانەی کە نەخۆشەکان قام و لە واتساپ گروپ و ڤایبەر گروپیان هەیە لە کەنەما شێ 20 کیلۆی دانە بەزاندیە بابێ پارەی بدەمەوە پارەی بدەمەوە کیس دکتۆرێک ئەو شتێ ناکە پاش سارێکی ئەگەر 20 کیلۆ دانە بەزەم وەرە پارەکەت بدەمەوە و 840 عەمەلیاتمان کەس نەمرد بەس دەزانی سڕی ئەو نەجاحەتەی چ بوو ئەمن بڕیارمدا وەکو دکتۆر دلێر یەک دێرهەمی نەبەمەوە مارێ لەو عەمەلیاتە 840 عەمەلیاتی بکە ئەو هەموو پرسیارێت لێ بکەن ئەو هەموو ئیشەیە بکەی گوتم دەمەوێ خزمەتی میهرەبانی پێ بکەم ساڵی یەکەم ئیسعافەکەم پێکڕی ئەو ئیسعافەیە نە بەناوی منە نە بەناوی مندارەکانمە بەناوی خەستەخانەی میهرەبانیە وەکو ئیسعافی خەستەخانەیە بە 3 دەفتەر و 40 وەرەقەمان کڕی و ساڵی دووەم گوتم ڕەمەزانێکی هەر هەموو کارمەندەکان نانی بخۆن کەس پارەی نەداتن خێری بابم پارەی بڕینی گەدەمان خڕ دەکردەوە دەمگوتم حاسبی داینێ و خڕیکەوە لۆیەکە من 840 عەمەلیات و ئەو هەموو باڵۆ نەشم دانایە یەک دینارم لۆ خۆم هەر نەگرتێ لۆ مار و منداری خۆم ویستم خزمەتەکی ناوی پێ بکەم ئەوە سەیر نییە ئەگەر ئەوە سەیر نەبێت سەیرە بینە سەر نەخۆشخانەی نیشتەرگەری میهرەبانی کەی لەدایک بوو بیرۆکەکەی چۆن دروست بوو زۆر زارکە و پرسیارم لێکرایە لە تەڵەبایەتیەوە وەکو فکرە هەم بوو دەمگوت ئەمە سەروەتێکی مرۆیی زۆرمان هەیە هەمومان بێکۆ لە جێیەکی خزمەتێکی ناوی بکەین بەڵام ئەو فکرە بوو ئەو فکرەیە لەدایک نەبوو یعنی هەر فکرە لە مێشکی خۆمدا دوای کە دکتۆری مەعمەلچیشی بووم جارێک ناوی کاک سەبریە ساعەبی مەعمەلچیشی بانجی کردم گوتی دەمەوێ خەستەخانەکی بکەم ڕەئیت چییە یعنی ئەوەی ناومێشکمی هیناوە سەرێ تێدەگەی لە شعوریمە و لۆی نوێ کردمەوە بەڵام پارەم نەبوو هیچم نەبوو یعنی بەهەر حەزت لێ بیتم یعنی حەز شتەکە و ئیشی لە بەبکە شتە چکەیە ڕۆژێکیان عەمەلیاتی عەمەلەکمان کرد لە تەواڕی ناوەند ئەمن لەگەر دکتۆر سەرداری بوو فتقی هەبوو زگمان پێویستە عەلەساس یارمەتی دەدەین بەڵام لە ناو عەمەلیاتی جغارە خۆر بوو مخدرەکە گوتی ناتوانم بەنجی بەر بدەم چونکە سینجی قەپاتە هەناسەی نایەتەوە ئەدی حەل چییە وتی دەبی بینی بینی عینایە گوتمە تەلەفۆن لۆ عینایە بکەی دوو عینایە هەبوو ئەو کاتی هی حکومی لە هۆر دوچ کرد گوتیان قەلەوەرەکان هەمووی نەخۆشی لێ و هیچ زێمان نییە چی لێ بکەین ئەو وەختی خەستەخانەی سەردەمی هەبوو ئەو کاتێک زۆر نەبوو نردمانە سەردەمی ئەمن عەسرێت چوم سەردانی ئەو نەخۆشەم کردەوە پارەی کابرا لە بێپارەییان هاتبووە خەستەخانەی حکوومەتی عەمەلیات کە بەڵام ناچار بە ئیسعافی نەقلی عینای سەردەممان کردو ئەمن ئێوارەکەی لە سەردەم دیتمەوە
لێ بیرم کردەوە یعنی لۆ عنایەکمان نەبیتن یارمەتێکەکی ئەوها لە بدرێتن ئیدی لە کنم زۆر جوولاندی ئەو شتانە و کۆمەڵک هۆکاریت کەشە بوو هەر نەبۆشت ئەوانەی کە دەست پێشخەری کردداری بوون کۆبوو ڕۆژێکیان سعافەکمان میراتی وەرگرتی بوو نزیکەی 5 دەفتەری وەرگرت و ناوی یوسف بوو لەگەر مامسەیدی کە کارمەند بوو لە خستەخانەی گوتی دکتۆر لۆ نایە مجەمەعی دروست بکەی مجەمەعی طبی ئەمنەوە 5 دەفتەر زۆر سیقم بە تو هەیە لە تەرزانی دیتی کە من مدیریان بووم و تەسەڕوفاتم و ئەوانە تو زۆر سیقم بە تو هەیە وەرە تو مجەمەعی دروست کەم دەمە کاتبت ئەو 5 دەفتەری میراتە وەرم گرتیە پێشەویش مهندس بورهان پێی گوتم 3 دەفتەر هەیە دەمانێت مجەمەعێکی دروست بکەین ئەمن سەرپەرشتی بکەم تم وەڵڵاهی ئەمن حەزم لە ئیش کچکە نییە وەچێ خانێکی بگرم بەکرێ و مجەمەعی دروست بکەم و حەزم لەو ئیشە کچکانە نییە بەڵام کە ئەو هات پێشتریش یەک لە تەڵەبەکانمان بابی بەرپرسی پارکەکانی شاری هەولێرێکە بوو ناوی کاک نەوزاد بوو تەڵەبەی من بوو یعنی چوو بۆ مارێکە باسی منی کردبوو کە ئەم دەرسی عملیم پێ دەگوتن گوتبووی دکتۆرێکمان هەیە محاضراتی خۆشە ناوی دیلێرشینەیە ماری لە خۆیان باسییان کردبوو قەدەرەوە بۆ من ئیشم بەبی ئەم چوومە وێندەر لە بۆ داری مزگەوتی دەدۆنیای کاتێک کە سکرتێرەکە گوتبووی ئەوە دکتۆر دلێر هاتیە گوتی ئەتوو مامۆستای لە کولێت و دەرسی درێ لە کولێت و گوتم ئەم دەرسی عملیان پێ دەرێم ئیدی زۆر ڕێزی لێگرتم گوتی کچەکەم لە کنەنگۆیە ئەو شتانە ئەویش گوتی هەر ئیشەکتە بوو ئەم لە خزمەتت دامە ئیدی کاتێک ئەوە هاتە مارێکە ئەو کاگیوسفەیە بیرۆکەکانم لێک جەمع کرد و 4 دکتۆری 5 دکتۆری برادریشم هەبوون کە یەکە دوانیان ژن و مێرد بوون و دکتۆر کاوێ براشم گوتم بابێ ئەمە شتێکی دروست بکەین فکرەی ئەوەلیم زۆر فەقیر عار بووم زۆر غەریبۆکە بووم گوتم هەر یەکەی محاولە بکەین 50 وەرەقەی بدەین 100 دکتۆرە ئەوە 50 دەفتەرە چکۆکەینەوە خستەخانەی پێ دروست کۆم دەزانین بۆ ئەندۆنەی دەکرێتن ئەوها یعنی فکرکەم لە بیرمە تەلەفۆنم لۆ دکتۆر جەلالی کرد دکتۆری پاتۆلۆجستە گوتم دکتۆر ئەم دەبوو لۆ ناین ئەمە 100 کەسێک یەکە ئەوها 50 وەرەقە تا دەفتەرێکی خڕکەینەوە خستەخانەی پێ دروستکەین گوتم من دلێر ئەتوو عەقڵت مایە یان تەواوی ئەو خستەخانە کو بۆ بەمە دروست دەکرێتن کو دەکرێت و ئیشەیە یەخەنە من لە طەبەقەی فەقیرانی یعنی ڕاستە دکتۆر بووین بەڵام دەورەمەند نەبووم پارەم نەبوو پارەدار نەبووم هەر مەعاشم هەبوو یعنی ئەو پارە زەخمەم نەبوو خستەخانەی پێ دروستکەم تەنانەت پارەی خەریتەی خستەخانەشم نەبوو لە بیرمە وەچی مهندس گوتی 3 دەفتەر خەریتەی دروستەکەم گوتم لۆ چی بۆ 3 دەفتەر بەلامەوە زۆر بوو دوای خستەخان خەریتەی خستەخانەمان بە 7 دەفتەری تقریبا دروست کرد یعنی بەلامەوە زۆر بوو ینی 3 خەرائیت نەمدەزانی ئەوها یعنی تەجروبەم نەبوو لەسەر ئەو شتانە بەڵام ئەمە شتێکی دەبینین تەوفیقاتی رب العالمین شتێکەکەی لێ ئەوەی باز دەکەم ئازاتی من نەبووە ها ئەمن 25,000 لە بەرچی بۆچی چوومە ئیستثماری بەس یەک بڕیارمدا درۆی نەکەم مەسئولی نەکەمە شیریک ڕەشوەی نەدەم بڕیارمدا بوو لە بیدایەتی ئەو ئیشەی بەڕاستی دەیکەم و مەسئولیش ناکەمە شیریک و ڕەشوەش نادەم یعنی توانین بڵین هەر خەڵک پاڵپشتی پرۆژەکە بوو خی گەورە دڵەکانی کەمەرچێش کرد بێن خزمەتی مهرەبانی کرد و لە ژیانمدا ئەمن دەرێم وەکو دکتۆر دلێر منەتی هیچ کەسشی نازانم نە نەخۆش نەخاوم پشک نە خەڵ خێرخواز خێرە دەکە لە خۆی خێرە دەکا بخاوم پشکە لە خۆی ئیستیسمار دەکا نەخۆشی لە خۆی عیلاجی دەکا وەکو دکتۆر منەتی کەس لەسەر کوڕی ئەزانم جگە لە عیشەی داکەم نەبیتن تەنانەت منەتی خێرزان و مداریشم نازانم ئەمەکو دکتۆر دلێر چکە دنیا قیمەتی نییە قیمەتی باڵا مێشەشی نییە پێویست ناکەم منەتی عالەمێر بگری وەکو خۆم وەکو دکتۆر دلێر بەڵام وەکو دلێر بە هەموو هێز و توانامەوە دەرێم جەزاکم الله خەیرا کە پاڵپشتی بوون چونکە الدال على الخير كفاعله ئەوەی یەک پشتی خێری کڕیبی ئەمن هەما خێریوم گەیشتێ لە بۆ قیامەتێ بەبێ ئەوەی لە خێریوی کەم ببیتن و هەر کەسەکیش جێ لە قسەی مێ و بڵاوی دەکاتەوە کاتێککە بە قسەی وی دێتن خێرێ دەکاتن هەما خێری دەگاتێ بەبێ ئەوەی چونکە معاملەی خوای گەورە زۆر جیاوازە لێیەکە ئەوەی سوپاسی خەڵکی نەکە سوپاسی خوای گەورەش ناکا وەکو دلێر سوپاسی هەموو خەڵکی کوردستان دەکەم کوردەکانی خارجم لەبیر نەچیتن کە پاڵپشتیوانێکی مادی زۆر باش بوون لێرەوە سوپاسی حاجی ئەحمەدی دەکەم سوپاسی مام ساعلی قەرەداغی دەکەم سوپاسی ئەو مامۆستایانی ئاینیانە دەکەم
کە سمعە و سیقەکانی خۆیان هینا کە مامۆستا عوسمان دکتۆر عوسمان هەڵەبجەیی کراوەکەی لەسەر کردەوە گوتی دکتۆر دێ لەبەر خاتری خوای ئەو کراوەم لەسەر کردیە ئێستا لەبەر خاتری خوای ئەو شەپقەی لەسەر دەکەم ڕیکلامن لە بۆ دەکەم مامۆستا عەبدولخالق ڕۆناچی گوتی ئەوە پێی دەرێن چ دکتۆر دەوێت ئەو ئوسلوبێ گوتمە پێی دەرێن ڕیکلام بە زمانی ئێستاکە ئەتو دەبی ڕیکلام لە بۆ بکە عالەم پارەم لە بۆ بینی گوتی ئەگەر ڕیکلامەک لە بۆ تۆ نەکەم ئەمن لۆ چ بوویمە مەلا چونکە ئەوەندە سیقی عەمیقی هەیە مامۆستا ئەو مامۆستا بەڕێزانە زیاتر لە 100 مامۆستای ئاینی هاتیە ڕیکلامی لە بۆ میهرەبانی کردیە لە بۆ من نا لە بۆ قیامەتی خۆیان بەڵام دڵنیا بوون ئەمن ڕاست و دروستەکەمە لۆیەکە مامۆستای ئاینی وەک مامۆستا سەید ئەحمەد دەیان مامۆستا کە هاتیینە لێرکوانە قسەی خێریان کردیە و سەدان مامۆستا ڕیکلامی لە بۆ کردیمە چونکە دەزانن ئەو دیلێرشینەیە چەند بە مەردی گەورە بووە و چاوی لە پارەی کەس نییە ئەمە قەنەعەتم وایە ئەگەر حەڵاڵ خۆر بین دەومان دەکرێتەوە ئەها برێ حەڵاڵ دەوت دەبیتەوە بەس برێ حەرام ئەها حرام خۆرەکان دەویان قەپاتە ڕسوانە لە ناو خەڵکی ئەم نییە قسەی دەکەم کە شکرانی خۆی گەورە دەکەم ها ئازایەتی من نییە بەڵام هەتا ئێستاکە هیچ کەسێکت دیتیە لە کوردی لە دکتۆرەکان لە حکوومەتی لە مەحافظی ئەو هەموو خەڵکە دوعای خێری لۆ بکاتن هیچ کەسەکە دیتە هیچ کەسەکە دیتیە لە سەدان مینبەری مزگەوتی دوعای لە بۆ بکرێ دایان شعری لەسەر بگۆترێتن هۆنراوە لەسەردا بندرێتن ئەوە توفیقاتی ڕەب العالەمین هیچ ئازایەتی من نییە بە ئازایەتی ئەو شتێم نەکردیە و ئەو هەموو خەڵکە دوعای بکاتن نەدیتی و نەناسی واللهی دوونێکە یەکە کات گوتی ئەم چەند لە مێژە 5 فەرزە دوعای لە بۆ تو دەکەم 5 فەرزە هەموو شەو نێژەکانم دوعام لە بۆ کردی ئەوە بە پارە دەکردرێتن کابرا لە ماری بەو سەرمایەر دەسی دەستنێژ دەشەون شەونێژی دەکە و دوعای لە بۆ من دەکە ئەمن لەناو خێمە نووسیمە طبیعی ئەمن لێرەوە زۆر زۆر سوپاسیان دەکەم و زۆر دڵخۆش بووم هیچ شتێک وەکو ئەوەی دڵخۆش نەبووە طبیعی میهرەبانیم کو دروست کرد میهرەبانیم هەنگاوم هاوێشت بەڵام دروست نەدەکرا هەستام داکەم عەیشە و خێرزانم لەگەرە خۆم بردا عومرەی گوتم لەو عومرەی هاتیمە خوایە گیان 3 داوام هەیە یەکەشیان ئەوەیە دەمێ مزگەفتێکی دروست بکەم ئەو مزگەفتەش لۆ دروست دەکەم چونکە پێغەمبەری نازار گوتی ئەوی مزگەفتێکی دروست بکات چی هێلانە چی کۆتری خوای گەورە قەسرش دەداتێ لە بەهەشتێ حەزم لێیە مزگەفتێکی دروست بکەم کە الحەمدولیلا مزگەفتمان دروست کرد گوتم حەزم لێیە خەستەخانەی دروست بکەم خزمەتی خەڵکی تێدا بکەم و الحەمدولیلا ئیشمان دروست کرد لەوێن دەر کچم نەبوو چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی دەرەوەی کچێکی بەخێو بکاتن بە جوانی پەروەردەی بکاتن بە دین و ئەخلاقەوە بیگەین گەورەی بکە خوای گەورە بەهەشتی بەنسیب دەکا لێیەکە ویستم لە عاشقی بەهەشتێش حەزم لێ بکچم ببی وتم خوایان کچەکەم بدێ ساڵحە بی زیرەک بی جوان بی یعنی نەگوت ئەوها بۆ مواسەفاتانە کچێکی ئەوها لەم بدێ و الحەمدولله خوای گەورە کچیشی دامێ کە زۆر دڵم پێی خۆشە کە یعنی چونکە کوڕم هەبوو بەڵام کچ و کۆر عارد و ئاسمانی فەرقە یعنی سەفەر دەکەم دەچم سەفەر دەکەم کچەکەم دێ ڕسمەکی دەکاتن چکەیە لە ئیبتیداییە دڵەکی دەکا دەنووسی I love you بابا دەرێ بابەوە ناو جانتاکە دادەنێم ئەوە ڕۆشتیمە سەفەرم کردیە تەلەفۆم لۆ دەکاتەوە بابا نامەکەم ناو جانتادا دیتەوە نامەکە گدێک ئەوە وەکو سوپرایزێکی لێ دەکاتن دێمە مارێکە هەل لە دەکەی خۆم بە باشی دەدا کوڕەکانیشم لە سەفەری نە تەلەفۆنم لۆ دەکات نەدرێن بابا ئەتو کوی نەدێم باو شەکل دەدێنێ یعنی طبعی کوڕی ئەو هالەیە معنەوەنی کوڕەکانی من خراپن یعنی کوڕ نەوعەکە کچ نەوعەکە لۆیەکە ئەوەی کچینە زۆر دوعای بکە کچی هەبیتن هەم لە بۆ قیامەت ێبزانە چەند باشە و لێرە شتێکی خۆش دەجێڕمەوە کوڕ و کچێک زەواجیان کردبوو بڕیاریاندا ئەو شو دەرکەی لە کەس نەکەنەوە یعنی هەر میوانەشان هات ئیتفاقەشان کرد هەرچی هەر دەرکەی لێ ناکەین وەس کرد دەبین کەنەوە لە مارێنینە وتیان دەی پێ نەچوو بابی کوڕەکەی هەر دەرکەیدا تاق کوڕم لە مارێنینە دەنگەکە زانیان ئەوە بابی کوڕەکەیە کچەکەش زانی ئەوە خەزووری هیچ قسەیان نەکرد جارێک دووزە لە دەرکەیدا ڕۆیشت قەدەری خۆی بابوو 2 سەعاتی کە بابی کچەکەی هەر لە دەرکەیدا تاق کچم لە مارێنینە
کچەکە فرمێ کاتە خوارێ ئەوە بەعکەی وەجی دەکاتەوە یەکسەر عاتفەی پیای دەجولێنیتن پیاوەکە دیتی ئەو هالەم تەئەسیر بۆ فرمێسک دەخوارد گوتی بڕۆ دەرکەی لێ بکەوە با وعدەکەی خۆمان بشێن قەیدی ناکە دەرکان لێ کردەوە ئەوجا لێیەکە کچەکان دەرکەی دەکەنەوە دەرکا باشە کچ و کوڕ فەرقی زۆر زۆرێ بەڵام دەبی عەدالەتمان هەبیتن ئەمن کوڕەکانم هەنچ کچەکانم خۆش دەوێتن و ئەوەی کە لە بە کوڕەکانم کردیتم هێشتا لە کچەکانی خۆم نەکردیە چونکە هەردوو کوڕی خۆم لە باشترین مەکتەبیم دانا ئێستا دووشیان لە کولی طبن هێشتا کچەکەم کچکەیە ئینشاڵڵا ئەویش مستەقبەلێکی باشی دەبیتن بەڵام شەر نییە حەزم لێ بێ بکەمە دکتۆرە یعنی دەرم بە کەیفی خۆ چکە نامدرم نائەزێتی بدەم کاک دکتۆر ئەی ناوی میهرەبانیتان چۆن هەڵبژارد میهرەبانی لەگەر حاجی کاملی دانیشتین یادی بەخێر مهندس حاجی کامل چ ناوەکی لێ بنین باشە میهرەبان بی یان میهرەبانی بیتن کات خۆ حەزم لێ کچەکەم ببی ناوی لێ بنێم میهرەبان بەڵام خێرزانم معارض بوو کە ناوی لێ نەنێ میهرەبان دەگوت چونکە تەڵەبەتی وەختی خۆی تەڵەبەتی تەمبەر لە شوعبەمان بووە نای میهرەبان بووە قەت کچی خۆم لێ ناو لێ نانێم میهرەبان ئیدی ئەو میهرەبانم پێ خۆش بوو کە ناوەکی خوای گەورەیە کە دەرکەچی بەهەشتەیە کەوا خوای گەورە ئەوەی حاجیەکەی جێبەجێ بکە خوای گەورە دەکەک لە دەرکانی باشتری لێ دەکاتەوە لەگەر حاجی کاملی بگوتمە ناوی لێ بنێن میهرەبان یان میهرەبانی تەلەفۆنمان لە بۆ مامۆستا عومەری کرد کەوا دکتۆرای هەیە لە زمانەوانی گوتی ئەرێ میهرەبان بی یان میهرەبانی بیتن گوتی ناوی لێ بنێن میهرەبانی ئیدی ئەوە بچمە غورفەی تیجارە و ناوەکەمان تەزیل کرد لە غورفەی تیجارەی میهرەبانی ناوەکە بە ناوی خستەخانەی و ئەمنیش خاوەنداریەتی هەموو خستەخانێت تا ئێستا لەکەن حکوومەتی بەناوی منە زۆر باشە کاک دکتۆر لۆگۆی میهرەبانیش هەر با بڵین دەلالەتەکە لەسەر ناوەکەی یا مانای لۆگۆکەی چییە لۆگۆی میهرەبانی دوو دەستی ناسکی داچیە لۆگۆی میهرەبانی دەستی داچی ناسکە چونکە ئینسان دەستی خزمەتە ئەگەر تەماشا دوو دەستی لۆگۆیەکەی بکەیت ئەو دوو دەستە داکەیە گەڵبەکی دروست کردیە کە لە ناوی میهرەبانی دروست نووسرایە لە ناو میهرەبانەکەی دڵسۆزی و لێزانی نووسرایە یعنی هەم لێزانین هەم دڵسۆزین لە بن دەستەکەی پەلک هەیە یعنی ئەوە نمووی دەکاتن یعنی ئەوە فەرعیتکەی دەبیتەوە ئەو مانای لۆگۆی میهرەبانیە کە ئیشەئەڵڵا ئەگەر 75 لە سەتای خستەخان پشکەکانمان بۆ خێری ئەو کاتی لە دهۆچێ لە سولێمانی لە هەڵەبجەی لە کەرکووچێ لە سەی سادق لە دیانەی لە ئاکرێ لە زۆربەی کوردستان ئومێد دەکەین میهرەبانی بوونی هەبیتن ئینشاءڵڵا کاک دکتۆر باسی پشکەکانتان کرد چەند جۆر پشک لە میهرەبانیە هەیە دوو جۆر پشکێ لە میهرەبانی پشتی خێریمان هەیە پشتی ئیستثماری هەیە طبیعی ئەمن ئەو پشکە خێریەکان ڕێژیان چەند بوو ئێستا کە 3461 پشکە دەکا 146 زیاتر ئەوە پشتی خێریە 146 زیاتر بوویتە پشتی خێری ئەوە هەتا ئێستاکەش شتێکی بە خۆشەویستانە برێم میهرەبانی خەڵک بەرهەمەکەی نەدیتیە بەو ئەندازەی کە لە مێشی منە بەو ئەندازەی کە طموحی منە بەو ئەندازەی کەوا ئەمن ئیشی لۆ دەکەم با تێتان بگێنم ئەمە مەزرعەکمان دروست کردیە 7500 چێلی لێ بەخێو دەکەین مانگا چێڵ باشە بڕیار دەدەین دەرێن شیرەکانی ئەو چێڵانە ئەگەر چێڵەکە خێری بیتن دەدەینە فەقیران ئەگەر ئیستثماری بی دەدەینە دەوڵەمەندان لە بیدایەتیەوە گوتمە لەو 7500 پشکەی ئەگەر دابنین چێڵە 1500 چێڵی ئەمن دەیدەمەوە فەقیران بەرهەمەکەی ئەمن هیچم ناوێ وەکو دکتۆر دلێت نە پشکم دەوێ نە موچەم دەوێ هەتا ئێستاکە هیچ موچەکەم لە خستەخانەی میهرەبانی وەرنەگرتیە لە 2008ەوە ئەمن خەریکی ئەو مەشروعیمە بەکردداری 3 ساڵ بەس لە محکەمەی بوو 10 ساڵی پێ چۆتە حکوومەت قەنەعەتیان ئارزەکەی دامێ پاش 2 ساڵی زیاتری ویستە تا حکوومەت قەنەعەتیات کارەبای دامێ و ئاوی دامێ کە لەگەر قانونی ئیستثمار لەگەر بەردی بناغی دەبی ئەو کارەبای هەبێ ئەمە پاش 2 ساڵی وەرم گرت و 10 ساڵی پێچوو تا حکوومەت قەنەعەتیات زۆری پێچووە تا مەسئولەکان تێگەیشتن ئەمن دەمەوێ خزمەت بکەم ئەمن دەمەوێ خێری بکەم دافعی من دین بووە لە بۆ دروستکردنی میهرەبانی وەرم با دافعینگۆ کوردایەتی بی کوردستانی ئاوادان دەکەینەوە با دافعیەکە چیت کە مرۆڤ دۆستی بی یارمەتیەکە چی دەدەین لە ئازاری لێتزاتی دەدەین بەڵام ئەتوو دافەکەت سبیتن ئەلموهیم ئەمە فەقیرێکی عیلاج بکەین کاتێک 7500 پشک ئەمە 1500
500 پشک لە بدایەتی گوتمە هەمووان ئەمن دای دێنم لە بۆ خێری ئەمن هیچم ناوێ چێ خێری دەکرێت چێ ئیسtismاری دەکرێت کەیف خۆیتی بەڵام ئەوە ئیسtismاری دەکرێت بزانیتن ئەمن ئامانجم خزمەت خێر خۆشیە دەستورم دانا پەیڕۆ پرۆگرام فێرم لە کەس نەکرد لە بدایەتیەوە پێم گوت و زەرەر و قازانج شریکی لەوانەیە زەرەر بکەین لەوانەیە خستەخانە بڕوخێ لەوانەیە ئاگری بگرین ئەتو زەرەر و قازانج شریکی نەمگوتیە زەرەر ناکەی معاملە ئەو هالەیە هاتی نەبووینە شریک بەڵام پاش ئەوەی کە ئەمە دوژمنمان زۆر بوو چونکە مانعی خێر هەیە کو فاعلی خێر هەیە لە دنیای مانعی خێریش خۆ تا دەمینێ خۆ مانعی خێر خلاص نابیتن کابرا پارەی نەدامێ کابرا پشتیوانی نەکردیمە دی جوونم پێ دەدا دەرێ ئەوە ساختە چییە کلااو چییە قۆڕبڕە عەلیکەرە چێە شاسوارە پارەی خڕ دەکاتەوە دوای دەرەوەرە پاراسۆلت بدەمێ ناشی ناسم نازانم چێشە جوونم پێ دەدا ئەوە مانعی خێرەیە ئەوە خۆرەیە خۆ دەژمینێ و خلاصیش نابی ئەمە نابی ئەمە سارد ببینەوە چونکە مانعی خێر إلى الأبد دەمینێ فاعلی خێری شەر دەمینێ ئەوەی ئەو دنیایە کە نامینێ هەمومان دەڕۆین میوانین بەڵام ئەو فعلی باش و فعلی خراپ هەر دەمینێتن کاتێک کە ساڵ سوڕاوە هێشتان ئەمە ئیفتتاحمان تەخیر بوو گوتمە خاوەن پشکەکان کاکە ئەمن بڕیار وابوو 11 2020 بیکەینەوە کۆبوونەوەمان پێکردن گوتم تەخیر بووە لەبەر ئەو ئەسبابانە چێ پارەکەی خۆی دەوێتەوە وەرە پارەکەی بدەمەوە دوایێنەری دکتۆر لێر فێری لێکردم مەجموعە کاتن وەریان گرتەوە هەر ئەو کاتی شتێکم دانە ناوی ئیقالە بوو ئیقالە ئەم لە کتابی فقی خوێندیتم ئیستحسانە یعنی چاکەکردنە یەکێک عەقدی لەگەر یەکێکی دەکات تەرەفەکە دێ یەکێکیان پەشمان دەبێتەوە پارەکەی خۆی وەردەگرتەوە دەڕوا ئەوە چاکە لەگەرکردی وەکو ئەوەی وایە کە خانی دەفرۆشی دەستۆ ماردەری خانەکان فرۆشتە ژنەکەی دەرێگەر خانەکەی بفرۆشی ئەمە زیز دەبم تەراقم دەوێتن کابرا ناچار دەچتم عقارە دەرکا کە بە مارەکەم تێک نەچی لەو عەقدەی با پەشمان بمەوە ئەوان دێن وڵا 5 میلیۆن دینار کەرانەیە دەبی 5 میلیۆنی بدەیت دەرکاکە وەڵی ئەو هاالەیە خێرزانەکە ئەگەر لێ خۆش ببی برێ کەرانەکەی مەدە تڵێ ئەوە حرامە لەکنەما برێ هەر کەسە لە ماری خۆیان پارەکەت بدەمەوە پێدرن ئیقالە یعنی ئەوە چاکەچی لەگەر کردیە لۆیە میهرەبانی هەیە لەسەر ئەساسی خێرەوە لۆی ئیقالەمان دانا ئەو کاتی ساڵی یەکەم کە قازانجمان تەوزیع کرد 4,000 دیناری قازانج کرد هەر پشکەچی یعنی بای شیرەکەمان بای 4,000 دیناری بوو گوتمان کاکە ئەوەندە تا قازانج بەس ئەو پارێ زۆر کەمە ئەمە لە ڕئسمالەکەیەوە 100,000 دەدەین بەس 56,000 دینار قەرزە لەسەرتان لۆمان شەرحکردن ئەوەی هاتی بیتن بەسی وایە ناتێتە کۆبوونەوەکەی ئەوە زەمبی من نییە کە تێنەگەیشتیە کە لە ساڵی 213,000 قازانج کرد گوتمان 13 مقابلی قەرزی قەدیم دادێن 100,000 دەدەین دیسان مەجموعەکە ئیقالیان کرد یعنی ساڵی یەکەم زیاتر لە 500 کەس ئیقالی کرد ساڵی دووەم 275 کەس ئیقالی کرد بەڵام ئەمە چمان کرد ئەمە هەستین کردمانەوە پشی ئیستثماری و مەرجماندانە دەبی 5 پشی بکری ئەو جەبیدێنەوەی پشکەکان زۆر یەک نەبیتن و الحەمدولیلا پشکە خێرەکانمان وردە زیاد کرد پاشێک کە خەڵک ئیقالی کرد ئەو ئەمنۆکە دکتۆر دیلێر پشکم کڕیەوە پارەی خۆم دانا پارەم دانا پشکم کڕیەوە ساڵی یەکەم شوقەم کڕی بوو لە پێشەنجی فرۆشتمەوە پشکم پێ کڕیەوە بە مولکی خۆم بە پارەی خۆم 130 پشکم کڕیەوە ئەو ساریش بڕیارمدایە کە چەندی پێم بکرێ پارەی خۆم کە ئیش دەکەم پشتی پێ دەکردمەوە چونکە میهرەبانی لە شتە خۆشەویستەکانی حیاتما چووکە تێش و قیامەتما لۆیەکە لێرەوە دڵنیا هەموو خاوەن پشکەکان دەکەم ئەمن وەکو دکتۆر لێر چاومە لە پارەی کەس نییە و ئیقالەش لە یەکی 2026 دیسان دەیکەینەوە تاوەکو 15/2/2026 هەموو ساڵێ مانگونی وەک لە بدایەتی ساڵ ئیقالی دەکەینەوە هەر یەک حەزی لە شەڕاکەت نەبی لەو خێرە بستە دەرێ لێ دەکڕینەوە و لێرەشەوە هەر پشکێکی ئیستثماری کە ئەمن دەیکڕمەوە وەسیەتم کردێ لەو مندارەکانی خۆشم نابی بیفرۆشنەوە بە پشتی ئیستثماری بکە و ئەمن کە بە 25 کڕیا بە 24 بیدەنەوە پشتی خێر ینی $100 زەرەر و ئەگەر کردیشانە خێر ئەم پێم خۆشە بیکەنە خێر چووکە من ئەو ساڵ 6 پشکم کردە خێری 6 پشتی خێری بەخۆم کڕیم پار پشتی خێریم کڕی پێرار کڕیم و بەردەوام چووکە خێر خلاص نابی خەسار نابی خراب نابی زۆر تمۆحشمانە لە بە خێری زۆر باش کاک دکتۆر هەر لە ئەو تەورەیە بسوڕینەوە با بڵین بۆ یەکەم جارە نەخۆشخانەیەک بەشی خێرخوازی هەبێت کە ئەویش نەخۆشخانەی میهرەبانیە ئەرکی ئەم بەشی خێرخوازیە چییە لە نەخۆشخانەیە؟ ئەوە یارمەتی نەخۆشە لە ڕێگەی سندوقی خێری لێ ئەم دەرێم هەتا ئێستا نەگەیشتە ئەوەی ئێستا کە هەیە زیاتر لەسەر جوهدی
دکتۆرەکان و خێرخوازەکانی تکەیە کە دێن پارەی زەکاتی دێنن بەڵام بەرهەمی پشت هێشتا نەگەر وەکو داردیزی وایە ئەمە هێشتان داردیزەکەی دەچینین هێشتان دیزی زۆری نەگرتیە لۆیەکە لەوانەیە 3 سال 4 ساڵی بکە ئەو کاتی دەبینن بەرهەمی پشکە خێریەکان چەند زۆرە کاتێک کە ئیقالە ستۆپ دەکا کە ئیستیقرار دەکاتن چونکە هێشتان ئیستیقراری نەکردیە هێشتان ئەمە پشتی پێ دەکڕینەوە ساڵی یەکەم ساڵی دوم بۆ پارە خێری کە شیرەکەی فرۆشتیتمان دایتمانەوە خەڵکی پشکمان پێکرد پشکی خێریەکانمان بەرز کردیتەوە یان بەخۆم کڕیتمەوە یان مەجلیس ئیدارە کڕیتەوە یان سندوقی خێری کڕیتەوە یعنی هێشتانەکە بەرهەمەکەی زۆر وازح نییە لەکن خەڵکی بەڵام 5 ساڵێت کە تێدەگەن دکتۆر دلێر و خەستەخانەی میهرەبانی چی کردێ لە فەقیرات لۆیەکە پشتیوانیکردنی خەستەخانەی میهرەبانی شتێکی زۆر پیرۆز و گەورەیە زۆر باشە چۆن قەرارەدەن لەسەرەوەی کە کەسێک نەخۆشێک چارەخوازێک شایستە بەوەیە کە هاوکاری بکرێت لە سندوقی ئەمە لێژنەکمانەیە کە مامەسە سڵاحەدین مەحیدین بەرپرسی سندوقەکەیە محاسبی هەیە کاشێری هەیە لیژنیان هەیە پرسیاری لێ دەکەن مەجموعەک پرسیاریان هەیە و ئەوە بە دوواداچوون ئەوان دەیکەن یعنی ئیشی کاری وانە دەبی فەقیر بن چونکە خێر دەبی گوتمان منەتی لەسەر نەکەی ئەزیەتی نەدەی لە بەڕیای نەبی لە بۆ سمعی نەبی و مقابلەکەش فەقیر بیتن دیاریکردنی فەقیرەکەی ئیشی ئەو لیژنەی سندوقی خێریە کە ڕۆژانە خەڵکی دەبینن زۆر باشە لە ماوەی ڕابردووە دوو بەرەو پێشچوونی نوێ لە نەخۆشخانەی میهرەبانی ڕوویدا دانەیەکیان دروستکردنی پارکی نەخۆشخانەی نیشتەرگەری میهرەبانی بوو دانەیەکیان کڕینی ئامێری MRI بوو ئامانجی دروستکردنی ئەم پارکە چی بوو ڕوئیاتان چی بوو بەرامبەری و تایبەتمەندیەکانی جیهازی MRI چییە؟ خەستەخانەی میهرەبانی مەشروعی متەکاملە ئەو لای پارکە گەراجەکەشمان وەرگرت الحەمدولله و دوکانی میهرەبانیمان دروست کرد مسەڵای میهرەبانیمان دروست کرد لە پشتەوە ئەوانە هەمووی یارمەتیدەری نەخۆش و هاوڵی نەخۆشە بەتایبەتی هاوڵی نەخۆش تێدە پشوو بداتن چونکە خەستەخانە جێیەکی کە ئیباویە لە بۆ خەڵکی تکا ئەمە کە دکتۆری لێ ڕاتینە بەڵام خەڵک خۆخوای نەستە خەستەخانە بەس لێ میهرەبانی بە شادی زۆران دەرێمە دڵمان پێکرایتەوە هەر تەماشاکەی دەرێ مۆڵە ئەوها جوان قوبەمان لۆ دروست کردیە جوانمان کردیە خزمەتێکی جوان لەناو ئەو کوشکانە گوتم کارەبا مۆبایلەکەی لێ شەحن کاتەوە جۆلانە و خشخشۆکمان دروست کردیە جیازی ریاضەی شوێنی سیارەی هەموو مسەڵامان دروست کردیە بچن تێدا عیبادەت بکات چەندە فردەوس مزگەوتی فردەوس تەنیشتمانە بەس ئەو مسەڵای 24 ساعاتە مەسە شەوێ مزگەوت قەپات دەبی ئەو شەوێش دەمینێتەوە یعنی ئەوانە هەمووی یارمەتی دەرە و بەردەوام ئینشاءالله مامۆگرافیەکەش دەکرین پاش ڕەمەزانێکە و پارەی بۆ کۆ دەکەینەوە و چونکە عیبادەتی سەردەمە دەمەوێت چەند عیبادەتی سەردەم خەڵک تێبگای یعنی وەکو بیرەکەی ئیمام عوسمان پێویستی ڕۆژگارە یعنی عیبادەت دوو جۆری هەیە عیبادەتێکمانە عیبادەتی شەعائریە کە نێژ و ڕۆژ و حەج و عومرە ئەوانەیە هەر کەسە شەخصی لەگەر بینی خوای دەکات عیبادەتێکمان هەیە الدین المعاملە دین معاملەکردنە عیبادەتی هەوی فەرقی هەیە مەسەد عیبادەتی من لەگەر کاک مبارەج کە کامیرەوانە فەرقی هەیە یعنی نوعیەتی عیبادەتی من لەگەر یەکەشی ژنی ماڵەیە فەرقی هەیە ئەوە پێ دەرێن عیبادەتی هەویە عیبادەتێکمان عیبادەتی ظروف لە ظروفەشی فەرقی هەیە عیبادەتێکمان هەیە پێ دەرێن عیبادەتی وەقت لە وەقتەچی کە مانجی ڕەمەزان فەرقی هەیە لەگەر وەقتەچی تکە عیبادەتی شوێن ئەتو لە مەکە و لە مەدینەی فەرقی هەیە لەگەر لە شوێنێکی تکەبی عیبادەتێکمان هەیە عیبادەتی عەسر عیبادەتی سەردەم لە یابان هیچ ضروري نیە خەستەخانەی میهرەبانی هەبی بەڵام لە یابان پێویستە سەلاجەی گۆشتی حەڵال هەبی لە مزگەوتەکان چونکە لەوێ دەرموشلی گۆشتی حەڵالیان هەیە گۆشتی حەڵال لە بۆ مسلمانەکان بەزە ناو سەلاجەی مزگەوتەکان هەیە ئەوە لەوێ عیبادەتە بەڵام لێرکانەوە عیبادەتێکی تێ ئەگەر پێم برێ چیان ئیش گرینگە ئێستاکە ئەو پرسیارێک لە مامۆستایش کرد مامۆستا چی ئیشە گرینگە لە ژیاندا بیکەین گوتی ئێستا ئەم جوابی تو بدەمەوە گرنگترین ئیشە ئەتو ژێ لە من ڕابگری گرنگترین ئیشە بەڵام ئەوانە وا قورئانی دەخینن گرنگترین ئیشتان ئەوانە جەلسەی علمیان هەیە لۆخان دەرسی دەخینن گرنگترین ئیشە ئەو مەجموعە تەخیری هاتینەوە لۆخان نێژی بە جەماعەت دەکەن گرنگترین ئیشە لە بوار بەڵام ئەگەر ئاگرێک لەو ڕوکنی مزگەوتەی دروست ببیتن گرنگترین ئیش چیهانە هەموو بچینەوە ئاگرێ بگوژێنینەوە گرنگترین ئیش ئەوەیە پارێ زەکاتەکان بین نەمێهرەبانی جیهازێکی مامۆگرافی بکڕین قەرزی MRI بدەینەوە یارمەتی نەخۆشە سەرەتانیەکان بدەین گرنگترین ئیشە دەوڵەمەندە خۆشەویستەکان وەرن تێبکەن ئەو عیبادەتی ظروفە میهرەبانی لە پێناو قیامەت دروستم کردیە بە هەمومان خزمەت بکەین با ئافرەتەکان تووشی سەرەتانی مەمەگ نەبن با مامۆگرافیەکمان هەبیتن چونکە بینە پێش چاوی خۆت خوشکت خێرزانت کچت کاتێک کە تووشی گرێکی دەبی لە چێ ئەوشعی بگریتن ئەو جیهازە نییە دەمانێت جیازێکی بینین کە لە هەولێرێ نەبی کە لە کوردستان نەبیتن لێیەکە زەکاتەکانتان بینن دڵنیا بن لە دەستێکی ئەمینن ئەو صادق و ئەمینەش لە پێغەمبەری فێربوومە حەڵال خۆرین لێیە قسەی دەکەین ئەگەر حرام خۆر بامایە
ئەمتان نەدەناسی. زۆر باشە کاک دکتۆر، لەگەڵ هەموو ئەو یارمەتیدان و هاوکاریانەی کە میهرەبانی بۆ چارەخوازانەی کات، هەستاوە بۆەوەی کە نزیکەی 3000 مناڵی نازداری فەقیر بە هەمان شێوە لە خۆ بگرێت لە ڕوە تەندروستیەکەوە. چیان بۆ ئەکات میهرەبانی؟ ئەمە چۆنە ئەم بابەتە؟ هەوی بیمەی کارتی زیرەکیان هەیە. بەڵێ. طبیعی من یەکەم جار لە ژیانمدا وەکو دکتۆرە ئەو کارتم لە فەڕەنسای بینی. بەڵێ. گوتم دەچمە لە کوردستان دروستی دەکەم. لۆ چێژ دروست دەکەم لۆ یەتیمەکان، چونکە كافل اليتيم في الجنة كهاتين، يعني پیغمبر صلى الله عليه وسلم بشارة بپنجەکانی دەکا. ئەها ئەو پێغەمبەرە ئەوەی کە کافل یەتیم دەکا. کافل یەتیم یەقز لەوی کچکەتیرە لە تەنیشتەویە. تێدەگەی لۆیەکە ویستمان کارتی زیرەک یەکەم کەس لە بۆ یەتیمەکان، دووەم کەس لە بۆ ئەوانەی کە لە خانەی بەساڵاتوان کە هەفتە یەک کەسی لێیە کە لۆیان دروست بکەین نەخۆشکەتن خزمەتیان بکەین. ئەو یەتیمەیە دێتن عیادەی هەموو دکتۆرەکانی میهرەبانی 100 دکتۆرمان لە خەستخانەی میهرەبانیە نزیکەی 33 عیادەمان هەیە، هەموو بینینی هەموو دکتۆرەکانی بەخۆڕاییە. و لە پرچێتانی نۆچی لە شروع بە چێتا عملیاتێکی 150 داشکاندنیە لەسەر سندوق خێری و لە بەشی ئەسنانی باشترین مەوادمان دابین کردیە لە بۆ یەتیمەکان لەسەر سندوقی خێری کە ددانی منداڵ یەتیمەکان پێچاو بکەن. زۆر باش. وەزعی داراییتان چۆنە لە میهرەبانی؟ ئەمە ڕسق ئەوە نییە لە بەش چاوان بیتن، ڕسق بەرەکەتی خوایە. میهرەبانی ئەو کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خەو بینیم گوتی میهرەبانی تەواو دەکەی، خەستەخانەکەی تەواو دەکەی، ئەو کاتی وەزعم زۆر خراپ بوو، خەڵکەکی زۆر قسەی پێدەگوتم، پشتی زۆر مابوو، هەر نەمفرۆشت بوو، پارەشم نەبوو، هەیکەلم تەواو کردبوو، پارێتە چیزیشم نەبوو. پێغەمبەر لە خەونمدا گوتی میهرەبانی تەواو دەکەی. کاتێک لە خەوێ قید بوومەوە یەکسەر لە خەوێ ڕاپەڕیم گوتم کو تەواوی دەکەم. ئەو پرسیارە لە خۆم کرد، یعنی کە لە خەوێ کە پێغەمبەری نازا دووجار لە خەونم دیتیا. ئیشاءالله بەدەستی مبارەکی ئاوی کەوتەر دەخۆین. زۆر شەوقم هەیە لە بۆ زیارەتی قەبرەکەی و زۆر بەپەرۆشین بەدەستی نازداری ئاوی کەوتەر بخۆینەوە، خوای گەورە بە نەسیبی هەمووان بکە ئەوەی کە جێی لێمانە. بەڵام ئەمن نازانم کو، نەمدەزانی کو تەواوی دەکەم، بەڵام تەواوم کرد الحەمدولله. نەمدەزانی 50 دەفتەری MRI کۆ دەبیتەوە کە MRI دەکڕم. گوتمە دکتۆر زوبێری ئەم دێم عومرەی دەکەم، دوعای دەکەم خوای گەورە دڵەکان کەمەر چێژ بکاتن، پارە خێریەکانیان بینن، زەکاتەکانیان بینن، تاوەکو مسلمانان بەگشتی و مرۆڤایەتی هەر هەموو ئیستیفادەی لە میهرەبانی بکەن. چونکە میهرەبانیم لە بۆ بزنسی دروست نەکردیە، خۆم و ژیانمی بە قوربان دەکەم، چونکە میهرەبانی لەکنە من تێشی و قیامەتە. لۆیەکە نەماندی دەبین، نەپەشیمان دەبینەوە، نەکۆڵ دەدەین، نەسار دەبینەوە بە قسەی کەس. 1000 کەس شعرم لەسەر برێتن، 1000 کەس لە خوتبەی باسم بکە، 1000 کەس دوعای خێر بکە، ملیۆن کەس دوعای خێر بکە، دەرم خوای گەورە ئەجرتان دەداتەوە. 10,000 کەس قسەم پێ برێتن تەسیرم تێ ناکاتن، چونکە ئەگەر سەیەک قەمپارە لێ بگری ناچی قەمپار لە سەیەکەی بدەیەوە، برێ تۆری خۆم دەکەمەوە، تێری ناکەینەوە. ڕقیبەکمان هەیە، خوای گەورەیە، خوای گەورەش دەزانیتن نیەتەکانی من چییە لە بۆ خزمەتکردنی میهرەبانی. زۆر باش کاک دکتۆر. دواوتەتان بۆ چارەخوازان چییە و دواوتەتان بۆ خەڵکی خێرخواست چییە؟ میهرەبانی بە بسم الله دەستی پێکردیە. دانیشتنی هەموو مەجلیس ئیدارەکان بە قورئان و بە سەڵەواتی دەستمان پێکردیە. خاوەنەکانی دەست بە دەستنێژن. ئەمە لە فەقیری دەرچوین، هەمومان ئەوجە میهرەبانیمان دروست کرد و هەمووشمان منداڵە فەقیرین. بە دکتۆر و دەتوانم برم 199 دکتۆرەکان و خاوەن پشکەکانی خەستخانەی میهرەبانی کەونە فەقیرەکانن، بەڵام لە فەقیری دەرچوین ئەوجە میهرەبانیمان دروست کرد. ئەمن بوومە دکتۆری ئیخسایی، دەوڵەمەند بووم ئەوجا، یعنی دەوڵەمەند بووم چییە؟ من معاشم سەری 2 ملیۆن دینار بوو، یعنی یەکێک خانی هەبی سارەی هەبی معاشی 2 ملیۆن بیتن، یعنی فەقیر نییە. ئەمن ئەوها بووم ئەوجە دەستم پێ کرد. ئەو خانەیەکەی ئێستاکاییتم پێشەوەی بەردی بناغی دابنێم هەم بووە، کەمارم لە هەولێری نوێیە، یعنی ئەو خانەیەم هەبووە کە ئێستاکە لە ناویمە پێش ئەوەی بەردی بناغی دابنێم. لە بیرما خانەکەم گۆڕی، گوتمە حاجی ئەحمەدی گوتی ئێستا وەختی خانی گۆڕینەیە، گوتم نابانێنم بە پارە عالەمە خانی کڕیا، گوتم ملەتی خۆم دەناسم، دوایە کە دێنە وەڵا جارێ چوو خانی گۆڕیا، تێدەگەی گوتم نا خانەکەم گۆڕی پێش ئەوەی بە 2-3 مانگ پێشەوەی بەردی بناغی دابنێن، یعنی ئەو خانەیەم هەبووە پێش ئەوەی 1 کەس دینارێکی بداتە من.
والله وبالله وتالله ئەوە سوندم خوارد لەو کاتە پیرۆزەی 1 دینار خیانەتم لە میهرەبانی نەکردیە و ماری خۆشم لەگەر ماری میهرەبانی نەکردیە لە ژیانمدا یعنی چەندین پارەمێ خستە ناو میهرەبانی وتیتم بالەوە خێرەوی لۆ قیامەت تێبیتن ئەوجە خەڵکیش کوتێ دەگا با تێ بکاتن بەڵام لێم نەبردیە لێم دانایە. باش کاک دکتۆر ئەمە هەر باسی پارەکەین ئەڵێن خێرخوازان بن پارە بن بۆ میهرەبانی و هاوکاریان بکەن ئەو کەسانی پارەیان نییە و لە دڵیشەوە زۆر حەزەکەن یارمەتی میهرەبانی بدەن چی بکەن؟ لە پارەی زۆر گرنگتر دوعای خێرە لە پارەی زۆر گرنگتر چونکە خوا بەخۆی پارەی دەنێری پارەی هیچ نییە پارەی هیچ نییە خۆشەویستان بشۆژ مەبن پارە بخوا بەخۆی دەنێریتن هەموو لە دەست خوایە خوا بەخۆی دەنێری دوعای خێر زۆر زۆر مهمە لایک و کۆمنت و بڵاوکردنەوە شێرکردنی پۆستەکانی میهرەبانی پشتیوانیکردنە چونکە دال على الخير كفاعله شەر نییە پارەی زۆرت هەبیتن خێری زۆر گەورە بکەیت چونکە زۆر کەس پارەی زۆری هەیە بەجی دێلیتن لێ دەبیتەوە چونکە کەسب جیایە و ڕسق جیایە زۆر کەسێک کەسبی دەکا دڵنیا بە ئەو مۆبایلەی دەست کە بەدە وەرەقیت کڕیا ئەتوو 180 لەوانە هەر ئیسفادەی لێ نەکەی هەندێک بەرنامەجێ لێ نەزانی گەیتی سیارەکە نووسرا 220 بەس ئەتوو لە 110 زیاتر ناڕۆی هەر ئیسفادەی لێ ناکەی بەڵام پارەی هەمووی دەدەی دڵنیا بە کاتێکە خانێکی دەکڕی هەندێک مەتر پارەکەی دەدەی هەر ئیسفادەی لێ ناکەی لێکە دوعای خێر تەشجیعکردن هاندان خۆ مۆبایلت هەیە بەو کاتە پیرۆزەی بنێرە برێ زەکاتەکانتان سەدەقەکانتان لە بۆ خەستەخانەی میهرەبان ئەگەر بەخۆش نەبی ببە دال على الخير كفاعله هەمان خێریوت دەگاتێ باشترین تیجارەتە کە ئەمنەوە هەلم کرد یعنی پارەی زۆرم دانە نادێ بخانە ڕاستە جۆدی زۆرم کرد بەڵام خەڵک بە قسەکان پارەکانی خێریان هینە لە ئەڵمانیا و بەریتانیا و لە کەنەدای پارەی خێرێنی لە رووسیای پاریان لە بۆ هینایمە کابرا کوردەکە لە وێندەر گەنجەکە چیتە خارج بە گەنجی ڕۆژتە و کە هاتووە دەبینی داکوبابی مردیە یەکۆ خزمەتی داکوبابی بکە دەستە سەر قەبرەکەی قچەگلۆی دەگریێ ئەو وەختی لە بۆ پارەی چوو ئێستا پارەی هەیە نازانین چی لێ بکە دێرە دکتۆر دێر پشکەش خێری لە بۆ داکەم تخوا دوعای خێری لێ بکە گەنجەکە چیتە خارج تووشی گوناحی بووە نەیزانیە ئێستا پەشیمان بوویتەوە دەرێ دکتۆر دلێر دەمێ گوناحەکانم ڕەشکەمەوە بە خێرکردن لەگەر چی خێرێ بکەم یەتیم باشترین کەسە خێری لەگەر بکەم دکتۆر دلێر ئەو پارەیە لە بۆ پشکێک لە بۆ یەتیمەکان خزمەت یەتیمەکان بکە بەش خوا لێمە خۆش دەبێت چونکە دڵنیا بە هەمومان میوانین گرینگە بەسەربەرزی و عاقبەت خێر بین زۆر سپاس بۆ ئامادەبوونتان کاک دکتۆر پۆدکاستەکەتان ئاوادان کردەوە بەخێر بەنیا خوا سەرچاوەکانمان خی گەورە تۆفیقمان بدات سەلامەت بن یا ڕەبی ئازیزانی چارەخانە سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی پۆدکاستەکە لەگەڵمان بوون تاعات و عیبادەتی هەموو لایەکتان قبوڵ بێ و تەندروست بن